سڵاوی پای گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی ڕۆژ بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار لە پرۆگرامی پەیامی ڕۆژەوە هاتینەوە خزمەتان بە کۆمەڵێت تەور و بڕگە و بابەتی نوێ جیاوازەوە بە هیوای ئەوەی کە بە تەندروستیەکی زۆر باش و بە دڵ و دەروونێکی زۆر ئارامەوە تا کۆتایی بینەرمان بنووست و لە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان وەربگرن. بەناوی خوای بەخشندە و میرەوان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز، خۆشحاڵین لە بەرنامەیەکی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شەیدا لە خزمەتەوەی عزیزان. ئازان ئەو بابەتانی کە ئەمڕۆژ بۆمان ئامادەکردوون لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگی نووسینەوەی مێژووی کورد و کوردستان و ناوچە کوردستانەکان دەکەین. زانین بۆچی گرنگە کە مێژووی نەتەوەی کورد بنووسرێتەوە، هەروەها تا چەند دەبێتە هۆی پارێزراوی کولتور و فەرهەنگی نەتەوەی کورد و خود مێژووی کوردوە. ئایا ئەو کتێبانەی یاخود ئەو نووسینانەی کە وەردەگەرێتە سەر زمانەکانی تر تا چەند دەبێتە مایە ئاشنابوونی کورد و ناوچە کوردستانەکان بە دەرەوەی وڵات و بە دەرەوەی هەرێمی کوردستان. لە تەوەری دوین بەرنامەکەماندا کە ئەمڕۆ ڕۆژی هاوکاریکردنەوە باز لە هاوکاریکردن دەکەین و باز لەوە دەکەین کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باز لە هاوکاریکردن کراوە. هاوکاریکردن چەند جۆرێکی هەیە، بگرە جگە لە جۆری مادی هاوکاریکردن چەندەها جۆری کە دەتوانین هاوکاری یەکتر بین لە کۆمەلگادا. ئێمە لەو تێورەیەماندا بە گشتی باز لە هاوکاریکردن لە ئاینی پیرۆزی ئیسلام دەکەین. وەروە لە تەوەری سێمی بەرنامەکەماندا بڕیارە لە ڕێگەی لیژنەیەکەوە گۆڕانکاری لە منهەجی خوێندندا بکرێت. زانین ئەو گۆڕانکاریانە چین کە لە منهەجدا دەکرێت، ئایا دەبێتە بارگرانی بۆ قوتابی یاخود ئاسانکاری تێدایە لە تەواوی منهەجەکاندا لە هەرێمی کوردستاندا. وەڵ بەڕێزان لەگەڵم تەوەرە سەرەکیانشدا بڕگە و بابەتی دیکە و زانیاریمان دەبێت. سەرتاش دەچینە لای بڕگەی پێشوا فەرموون باتێکەوە بینێت. بەڵازان و خۆشەویستان، باز لە تەوریەکەم باز لە گرنگی نووسینەوەی مێژووی کورد و کوردستان و ناوچە کوردستانەکان دەکەین. زانین بۆچی گرنگە کە مێژووی کوردستان یاخود ناوچە کوردستانەکان بنووسرێتەوە، بە تایبەت کە لە ئێستادا جیلی نوێ یاخود گەنجان وی زیاتر ئاشنا من بە ناوچە کوردستانەکان یاخود ئەو بابەتانەی ئەو نووسینانەی ئەو کتێبانەی کە دەنووسێن سەبارەت بە ناوچە کوردستانەکان تا چەند گرنگە وەرگێڕانیان بۆ بکرێت بۆ سەر زمانەکانی دیکە و وڵاتانی دیکە ئاشنا بن بە هەرێمی کوردستان. گفتوگۆ دەکەین لەو بارەی. وەروەها نووسەرێکە کتێبێکی لەبارەی ناوچەی نارنجڵەی هەورامان و نووسیوە کە باز لە مێژوو سۆسیۆلۆژیا و تۆپۆگرافیا دەکات، باز لە پرتوکەکە دەکەین. وەروەها باز لە نووسینەوەی مێژووی کورد و گرنگی مێژووی کورد دەکەین. نووسەر لێرە میوانی بەرنامەکەمانە بەڕێز کاک فریا دەورامی، نووسەر و توێژە. کاک فریا زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوە. کاک فریا ئەگەر لەوە دەست پێ بکەین بۆچی گرنگە مێژووی کورد یاخود ناوچە کوردستانەکان بنووسرێتەوە؟ بەڵێ، سپاس بۆم دەرفەتە. سەرەتا بە ناوی خودای گەورە، گرنگی و بایەخی مێژوو تەواو نابێت. مێژوو گرنگی و بایەخی خۆی هەیە. ئەگەر سری ڕۆژاوا بکەین خۆراوە بمبەخشە بوارەکانی ژیانی بە بۆنەی دوو هۆکارە و پێشکەوتووە. یەکەم
مێژوو بووە، دووەم زمان بووە. زیاتر مێژوو هۆکاری پێشکەوتنی خۆراوا بووە. سەرەتا بزانین مێژوو چییە؟ مێژوو ڕێگاکانی مەسەلەن میکانیزمەکانی بەشەریەت ئاشناەکە بە ئێستا دوو قۆناغە. قۆناغی یەکەم مێژوو ئەوەیە مەسەلەن ئەوەیە کە ئەنووسرێتەوە، لێرەیە تەنیا زانستە مێژوو نووسەکەی نووسێتەوە. لە قۆناغی دووەمە مێژوو ئۆتۆماتیکەن ئەچێتە قاڵبی فەلسفەوە. لەم قۆناغەیە نەتەوەکان زیاتر نەتەوە پێشکەوتوەکان ئیش لەسەر ئەم قۆناغە ئەکەن. ئەوانەی کە ئەو نەتەوانی کە لە بوارەکانی ژیانە پێشکەوتون یا لە مێژووە پێشکەوتون لەسەر ئەم قۆناغە کارەکەن. نەتەوەی کورد بەداخەوە لە مێژووە دواکەوتووە. ئەم یعنی عەقڵیەتە خێڵێکە کە ئێستا هەیە، دڵیشم نایەت ناتوانم بە نەتەوەش ناوی بەرم. ئەم عەقڵیەتە خێڵێکی ئێستا هەیە بەڕاستی وای کردووە نەتەوەی کورد زۆر لە دواوە بێ، تەنانەت نەگەشتۆ تا ئاستیەوەش نەتەوەی بێ. بەڵام ئێمە نەخبەکان دەستە بژێرەکان ئەبێ هەوڵ بین بیرکردنەوەمان دوجار بیرکردنەوەیکی نەتەوەی بێ، خۆمان بە پەروەردە و بە بیرکردنەوە وا بکەین کە نەوەکەمان لە ئایندەدا پێشکەین لە قۆناغی خێڵایەتیە بێتە دەرەوە بچێتە وەکو ئەو نەتەوانەی تر ئاستی بگاتە نەتەوەکانی تر و پێشکەوێت بگات بە نەتەوە پێشکەوتوەکان. زۆر باشە کاکفریان. کەواتە مێژوو چۆن دەنووسرێتەوە؟ بەڕێزت ئەم کتێبەت چۆن نووسیوەتەوە؟ پشتە بە چ سەرچاوێک بەستۆ یا خودکیە هاوکاری کردووی؟ بەڵێ، مێژوو کە دەسەکەین بە نووسینەوەی مێژوو پشت بە دوو هۆکارە بەستین. یەکەم دۆکۆمنت بەڵگە، دووەم ئەوەیە کە مێژوو نووسەکە ئەینووسێتەوە ئەیکەی بە سەرچاوە، زیاتر بەڵگە. مەسەلەن ئاسەوارێکمان هەیە لە ناوچەیەکە، ئەم ئاسەوارە ئەگەڕێتەوە بۆ 750 ساڵ پێش حەزرەتی مەسیح. کەسێک توێژینەوەکە یا پسپۆڕیەکەی وەکو کاکشوان کە ئەمڕۆ لێرە نیە، پسپۆڕیەکەی شوێنەوار ناسە، لە زانکۆیەکی ئەکادیمی خوێنی تەواو کردووە بۆ ئەم ئاسەوارە پشکنینەکە. ئەم ئاسەوارە ئەگەڕێتەوە بۆ 725 ساڵ پێش حەزرەتی مەسیح. 725 ساڵ پێش حەزرەتی مەسیح کێ ژیاوە؟ زەردەشتیەکان. ئەمە بە قودرەتی زانستی مێژووە ئەنووسرێتەوە بەم بەڵگەیە. باش، سەرچاوێکی تریشمان هەیە مێژوو نووسەکەی. مێژوو نووس ئێمە بەداخەوە لە کوردستانە مێژووی کۆنی کورد نەنووسراوەتەوە، مەبەستم مێژووی کۆنە هاوچەرخنە بەم شێوەیە. و مێژوو دوو قۆناغە. قۆناغی یەکەم ئەوەیە کە مەسەلەن مێژوو نووسەکە ئەینووسێتەوە، لە قۆناغی دووەمە ڕاستەخۆ چێتە بابی فەلسەفەوە، بەم شێوەیە مێژوو ئەنووسرێتەوە. تۆ بەس ئەم کتێبەت نووسیوەتەوەیان کە دەستێ بە نووسینەوەی مێژوو کردو تەنها ئەم کتێبەت نووسیوە؟ نەخێر، 4 بەرهەمم هەیە. من زیاتر لە بواری ئەنەسترۆپۆلۆژیا ئەنووسم. سەرکەوتوبی. بەڵام چی وای لێ کردی کە لەسەر گوندی نارنجڵە مێژووی گوندی نارنجڵە بنووسی؟ سەرەتا کە سەردانی گوندی نارنجڵم کرد، کۆمەڵی ئاسەواری دێرین وەکو گۆڕستان مەسەلەن شوێنەوار لە ناوچەکەیە هەبوون. من پێم خۆش بوو ئەسم توێژینەوەیکی مەیدانی لەسەر گوندی نارنجڵە بکەم. زۆر باشە کاک فریات. نووسینەوەی ناوچە کوردستانیەکان بۆ نووسە تۆ پەرتوکێکی نووسیوە لەبارەی گوندی نارنجڵە. ئەمانە تا چەند لە کۆمەلگادا بۆ گەنجان بۆ کۆمەلگا گرنگی و بایەخیانەیە کە ئاشنا بن بە ناوچە کوردیەکان، لەوانەیە زۆرێک لە خوێنەران ئاشنا نەبوون بەم ناوچەیە. ئەمە تا چەند کاریگەریەوە دەکات کە زۆرێکمان ئاشنا بین بە ناوچە کوردستانیەکان؟ بەڵێ، زۆر گرنگە هەموو نەتەوەیەک ڕابردووی خۆی بناسێت. هەر نەتەوەیەک ڕابردووی خۆی نەناسێت ئایندەی ڕۆشن نابێت. ئێمە پێویستەکە ئەم کەلتورە ڕەسەنە هەیە لە چوارچێوەی پەرتووکە توێژینەوەی لەسەر بکرێن. ناوچەی ئێمە ناوچەیەکی زۆر کۆنە. سەرچاوە مێژوویەکان ئەم ناوچەی ئێمە ئەگەڕێنەوە بۆ 825 ساڵ پێش حەزرەتی مەسیح. 800 یا سەرچاوی ترمان هەیە ئەیگەڕێنەوە بۆ 725 ساڵ یا 50 ساڵ پێش حەزرەتی مەسیح. ئەمە مێژوویەکی دوور و درێژە. زۆر گرنگە ئەمە ڕابردووی خۆمان بەم مێژوو دوور و درێژەوە بناسین. بۆ
بایەخی مێژوو ئەتوانم لە دوو خاڵا باسی کەم یەکەم خاڵەوەیە ئەی پارێزین لە چوارچەوەی پەرتووکا کە نووسراوە چوە چوارچەوەی کتێبەوە ئەپارێزی و ئەمێنێتەوە. خاڵی دووەم ئەوەیە کەسێکمان هەیە ئەچێ لە وڵاتی بۆ نمونە ئەمریکایە بەریتانیا دکتۆرە ئەخوێنێ ماستەر ئەخوێنێ ئاخر ئایبەیەکی زۆر زۆر گەورەیە بێتەوە کوردستان سەرچاوی دەست نەکەوێت لەسەر دکتۆرە نامەکە یا تێزی ماستەر نامەکەی شتێک بنووسێ بۆ ئەو جامعەیە. یعنی نەوەکانی ئایندە کە ئەخوێنن لە بوارەکە پێویستیان بە سەرچاوە ئەبێت. پێویستەکە ئێمە وەکو نووسەران وەکو توێژەران لەسەر هەموو ناوچەکانی کوردستان توێژینەوە بکەین لە چوارچێوەی کتێبە مێژومان بخەینە ڕوو بۆ لە کتێبە چووکە هیچ شتێوەکو کتێب نامێنێتەوە. ئەمە بایەخەکەیەکی زۆر باشەکە فرێدەگەر بەرچاڕوونیەک بی بە بینەران و بێمەش ناڕنجڵی دەکەوێتە کوێوە خۆم دەزانام لە ناوچەی هەورامانە بەڵام بۆی کە بینەران زیاتر ئاشنا بن ئەم ناوچەی دەکەوێتە کوێی هەورامانەوە گەر زانیاریەگەوێت دانیشتوانەکەی چەند کەس بوون لە کاتی خۆی ناڕنجڵاکەوێتە هەورامانی لەهۆنەوە لە کوردستانی باشوور گوندێکی کەشوهایەکی تا ڕادێک لە هاوینا فێنکی هەیە شوێنێکی گەشتیاریە شوێنێکە مەسەلەن ئاسەوارێکی زۆر زۆریتیایە و خاوەنی کۆمەڵێک باخ و پێدەشت و کانیا و کارێز و شوێنێکی دڵڕفێنە ئەکەوێتە بینی دوو گوندەوە گوندی گوڵب و گوندی بیارە. ئەمە شوێنی جوگرافیاکەی بڵێن لە ڕۆگەی لە ڕێی ئینفۆگرافیەوە کەوێتە ئەو ناوچەوە ناڕنجڵاکەوێتە ئەو زۆر پێشتر وەڵامی و پرسیارم بە تەواوی وەرنەگرکەواتە هۆکاری نووسینەوەی ئەم کتێبە لەسەر گوندی ناڕنجڵە بۆ ئەو سیفاتانە گەڕێت هۆکە باست کردبوونی ئاسەوارێکی زۆر و شوێنەوار و شوێنێکی تا ڕادەیەک گەشتیاریە. ئەمانە بوونە هۆکار کە تۆ ئەم کتێبە بنووسیتەوە لەسەر ئەم گوندی ناڕنجڵە لەسەر مێژووی گوندی ناڕنجڵە هۆکارەکەی ئەمە بوو یاخود چی؟ هۆکارەکەی ئەوەیە مەسەلەی من نەوەیەکمان هەیە پێ ئەگات پێویستەکە ڕابردوو خۆی بزانێت باو باپیرانی چۆن ژیاوە بژێوی ژیانی لەسەر چی بووە ئەو بارودۆخە سیاسیانی کە لە ناوچەکەیە هەبووە چۆنی بووە یعنی ڕابردوو خۆی بزانێت چۆن ڕوویاوە وەسبەی دووسبەی لە بەشێکە ئەخوێنێت پێویستی بە توێژنەوە بێ بەحسێکە بێ ینی سەرچاوی دەستکەوێت لەسەر ناوچەکەی خۆی کە توێژینەوەی لەسەرکەیە بەحسەکەی دەوڵەمەند کەواتام کتێبێ بەڕێزت ئەگەر کەسێک بێوێت وەکو سەرچاوە توانێت بەکاری بهێنێت لە نووسینەوەی شوێنەواردا لە نووسینەوەی بەحسێکی ئەگەر بێوێت بەڵێ بەتەکی دەتوانێت مەسەلەن سێ بەشام کتێبە بەشی یەکەم مێژووە بەشی دووەم سیۆسۆلۆژیا ینی کۆمەڵزانی بەشی سێم تۆپۆگرافیا و بەرزونزمی ناوچەکەیە. ئەمە بۆ بەشەکانی مێژوو و هەم ئەوانێک لە بواری کۆمەڵایەتی ئاخوێنن بایەخیە بێ گرنگی خۆیە بێ ئەتوانی ئیسفادی لێ بکەن. زۆر باشەکە فریاد چی بکرێت بۆی کە بەها و کولتور و فەرهەنگی کوردستان بەگشتیوە بەتایبەت کە تۆ لە بواری هەورامان و ناوچەکەی خۆتان نووسیتانە بمێنێتەوە پارێزراو بێت کە گەنجان احتیمامی پێ بدەن؟ بەڵێ سەرەتاش ئاماژەم پێە ئەوەیە کە توێژینەوەی لەسەر بکرێت بخرێتە سەر کتێب کە چووە بابی نووسینەوە ئەمێنێتەوە و نافەوتێت. ئەمە خاڵێکی زۆر گرنگە سەرەتا ئێمە لە چوارچێوەی پەرتووکە مێژوو خۆمان بنووسینەوە بۆ بینووسینەوە بۆ ئەوەی لە داهاتووە نەوەیەک پێگەگا ڕابردوو خۆی بناسی. باست لەوە کرد کە کتێبەکەت لە چەند بەش و لە چەند قۆناغێک بگات ئەگەر قۆناغ بە قۆناغ بەش بۆمان باسکەی وردەکاری ناوەڕۆکی ئەم کتێب ناوەڕۆکی کتێبەکە و سێ بەشەیە مێژوو سۆسیۆلۆژیانی کۆمەڵزانی تۆپۆگرافی بەرزونزمی جوگرافی ناوچەکەیە. سەرەتا هاتم هەورامانم ناسان بەداخەوە ئێستا کۆمەڵێک کەسێ لە بەرنامەکانە کە سەیری ناوچەی هەورامانەکە مەدوور لە ناوچە گەریەم قسەیەکەم ئیتر خەیاڵ ئەچێ بۆ لای چەپڵە و گۆرانی و هەڵپەڕکێ و تەشی و کڵاش و ئەم شتانە هەورامان پێک ناتوە لەمە هەورامان بەشی زۆریە مەسەلەن ئێمە لە مێژووە سەردەمانێک 825 ساڵ پێش حەزرەتی مەسیح ئاشوریەکان هاتوونەتە هەورامان من بەڵگەیەکم دەستکەوت تەنانەت کە هاتوونەتە کۆمنتێکم دەستکەوت کە هاتوونەتە هەورامان مناڵ و کەسە دەست ڕەنگینەکانی هەورامانیان ئاگریان کردوتۆ سووتێنراون و دواتر مادەکان دوای ئەوە ئەشکانیەکان دوای ئەوە ساسانیەکان دوایەوە وردە مێژووی هەورامانم باس کردووە هاتوومەتە سەر ئەم سەردەمە ئێستا ئەمە بە کورتی دوایە بەشی
زمانی هەورامی زمانێکی دەوڵەمەند ڕێزمانی لە ڕووی زمانەوانیەوە زۆر بەقووەت زۆر بەهێز. کاک فرێدە من دوێنێ تەوەرێکمانە و لەسەر و بابەت تۆ توێژینەوەت کردبێ بەڵگە نامە مێژوویەکان یاخودە و بابەتانی کە خۆت توێژینەوە و لێکۆڵینەوە سەر کردبێ ئەو دەسەلمێنێت کە زمانی هەورامی ئەو احتیمام و گرنگی هەیە کە بخرێتە پرۆگرامی خوێن تەنها بۆ ناوچەیەکی خۆشیان بێت لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی ڕێزمانەوە بەڵێ زۆر پێویستە لە پرۆگراما بخوێنرێ هەنێ لە ڕووی زمانەوانی و ڕێزمانیەوە هەنێ ڕستە هەیە مەسەلەن لە بادینی و لە لەهجەکانی تری کوردستانان نیە لە هەورامیە هەیە یعنی زمانێکی زۆر دەوڵەمەندە مێژوویەکی زۆر دوور و درێژیە لەو کتێبە دوێنێ بەڕێز دکتۆر ناجیح میوانتان بۆ ئاگادار بووم من کە ئەنووسم زیاتر پشت بە دۆکۆمنتی زارەکیە بەستم کە دکتۆر ناجیحم دواندووە لەسەر زمان مێژوویەکی دوور و درێژی هەیە ئێمە سەردەمی ساسانیەکان تێکستی ئاینی پێنووسراوە ساسانیەکان کەی ژیان پێش حەزرەتی مەسیح دەوڵەتی ئومەوی ئێستا دەستنووسی هەیە بە زمانی هەورامی ئێمە مێژوویەکی زۆر دوور و درێژە یعنی زمان کە مێژووی هەبوو دوور برا یارسانەکان کە تێکستی ئاینیان نووسیەوە ئێستاش ماوە هەر بە زمانی هەورامی بووە هەورامی لەقێک بووە لە زمانی گۆران یعنی بایەخی زمان تاوا نابێت بەشی دووەم هونەری هەورامانم ناساند مەسەلەن سیاو چەمانەمان هەیە ڕەسەنایەتی ئەمە لە بەشی کۆمەڵزانیە لە قۆناغی دووەمە مەبەستە بەشەکان بە کورتی ناساندوو من لە کۆمەڵزانیە مەسەلەن گۆرانی هەورامی سیاو چەمانە لە تورکیا ممارەسەی سیاو چەمانە ناکرێت ناتوانێت ئەم هونەرە ڕەسەنەی هەورامان بدزن هایەسە هەنێ شتێ لاساییکردنەوە هەیە ئیسپانیا ناتوانێت سیاو چەمانەی هەورامان بەرێمە ڕەسەنایەتی ناوچەکەی دواتر هاتووم ئەمە بەشەکانی هەورامان بە کورتی ئەڵبەتە دواتر هاتووم بەشی فۆکسەکە وردە خستوەتەوە سەر نارنجڵ چکە من باسی گوندەکەی خۆمەکەم توێژینەوە لەسەر گوندەکە خۆمە نارنجڵە بواری کۆمەڵایەتی مەسەلەن لە ساڵی حەوسەیەکانە ژن و ژنخوازی لە گوندی نارنجڵ چۆن کراوە پرسەگێڕان چۆن بووە مەراسیمی ئاینی چۆن کراوە ئەمانەم هەموو ناساندووە دواتر ژن و ژنخوازی مەسەلەن سەرچاوی بژێوی گوندەکە لەسەر چی بووە ئەمانە لە کتێبەکەیان ناساندم جا بەشێکی تری کتێبەکە بەشی تۆبۆگرافیای ناوچەکە مەسەلەن سەرەتا هەورامانم ناساندووە بەشی هەورامانی تەخت لەهۆن ژاوەرۆ وردە فۆکسەکەم خستوەتەوە سەر نارنجڵە مەسەلەن کارێزەکانی گوندی نارنجڵە پێدەشتەکانی کانی ئاوەکانی شوێنەوارەکانی ئەو ناوی شاخەکانی نواوی شوێنەکانی خۆتان نەزانن لە کوردستانە گوندەکان هەر ناوچەیەک و ناوێکی تایبەتی خۆی هەیە ئەمە بۆ ناساندومە بە وردیە بۆ قوڵێ چوومەتە ناوی نەوەیەکە ئێستا پێ ئەگا مەسەلەن ناوچەیەکی نارنجڵە هەیە زۆر بەناوبانگە حەزم کردو ئەنەوەی ئێستا کە هەیە بزانێ مەسەلەن کارێزی کەیوە ئەکەوێتە نووسینەوەی ئەم کتێبەیە کە تۆ باز لەوەکی بۆنەوەی ئێستا و بۆنەوەی داهاتوو ئەو تایبەتمەندیە چییە کە سەرنجی جەنابی ڕاکێشابێت لەسەر گوندی نارنجڵە کە بۆنەوەی داهاتوو سوودی هەبێت و بزانێت کە ئەم نارنجڵ ئەم تایبەتمەندی هەیە نارنجڵە تایبەتمەندیەکی هەیە ئاسەوارێکی زۆر مێژووی کۆنی تایە ئەم ئاسەوارانە من بیرم کردەوە کە لە چوارچێوەی ئەم کتێبە توێژینەوەی لەسەر بکرێت بۆ ئەمنەوەی ئێستا بۆ ئەمنەوەی ئێستا بۆ ئەوەی لە ڕابردووە پێشتری ژاماژەم پێیاوە ئەو تایبەتمەندی هەبووە لەلام کە وەکو پرسیارەکەی بەڕێستان وەڵامی بمەوە کە ئەمنەوەی ئێستا پێ ئەگەن ئیسفادە لەو شوێنەوار ناسی بکەن ئاخۆر تۆ خەڵکی گوندی نارنجڵە بیسبەی دووسبەی لە جامعەیەک بخوێنی معقول نییە نەزانی لەسەر ئاسەواری گوندەکەی خۆت شتێکی پێ بێ یا دەواازەیەک ئاشنابی بە شوێنەوارەکانی مێژووی گوندەکەت یا هەیە بەڵێ ماستەرێنێت یعنی با لە خۆتەوە دەست پێ لە گوندەکەی خۆتەوە دەست پێ با شارەزایی گوندەکەی خۆبی اینجا دواتر بچیتە دەرەوە شارەزاوی مەقصدمەوەیە کە شارەزابن ئەمنەوەی ئێستا بە هەموو بوارەکان ناوەکی لە چیوە هاتووە نارنجڵە 3 تا 4 این هەیە کە نارنجڵە شیان کردووەتەوە کە لەسەر چاوەکەی لەوە هاتووە یەکەم کاتێک کە ژنێکی خانەدان لەوێ بۆ ناوی نارنج بووە ئەم کەسێکی خانەدان و
مەسەلەن خانومان بۆ لەوێ بە ناوی ئەوە ناویان ناوە. سەرچاوێکی تر هەیە ئەڵێن نارنجڵە کانیاوێکی هەبووە، کانیاوەکە ئاوێکی زۆری هەبووە. ئاوەکە دابش بوو بەسەر پێدەشتەکانیا هەمووی بووە بە قامیش و نەیجەڵان و لە نەیجەڵانەوە هاتووە. سەرچاوێکی تریش هەیە ئاگر کراوەتەوە زوو لە گوند زەردەشتیەکان لەوێ بوون ساسانەکان کە ئاگریان کردوێتەوە لەو ناوەوە مەسەلەن ناوێکی عەرەبی هاتووە لەو ناوە هاتووە. یا سەرچاوێکی تری هەیە ئاماژە بەوەکە گوڵێک هەبووە لەوێ کاتە عوسمانیەکان هاتوونەتە گوندی نارنجڵە یا سەفەویەکان هاتوونەتە ئەوێ عەرەبەکان هاتوون گوڵێکی زەرد باو بوو تیانمە شێوەی لە چۆنەڵێ نارنجی بەڵێ ئەلەو چوار سەرچاوام دەستکەوت لەسەر گوندی نارنجڵە. کاک فریات ناوچەی هەورامان بەوە مەشهورەکە لە کۆندا پشتیان بە خۆیان بەستووە پشتیان بە کاری دەستی خۆیان بەستووە لە نارنجڵە ژەمەژە ڕنگدانەوەی هەبووە کە لە کاروباری ڕۆژانە و لە خواردن و لە کۆمەڵی بابەتی دیکە جلو بەرگ و پێڵاو و ئەوانە هەر پشت بە خۆیان بەستن. بەتاکید شوێنەکە سەخت بووە دەستیان نەگەشتۆتە شوێنەکانی تر. ساڵی 1970 نانجڵە بە پێوەی کە من لەوێ باسم کردو زستانێکی زۆر زۆر سەخت بوو. 1970 زاینی بەڵێ بەڵێ 1970 زۆر کۆنی هەیە بەڵێ زۆر کاتە لە ناوچەکەیە کە بەفرباریوە ئەو کاتەوە مەسەلەن وەسایلی گواستنەوە نەبووە دەستیان نەگەشتۆتە شوێنەکانی تر یعنی ناچار بوون پێڵاو بە خۆیان دروستکەن مەسەلەن شتی ئەوەی کە لە زستانە میوەی وشکراو تەنانەت جەژن هاتووەتە پێشەوە ساڵی 700ەکان لە نارنجڵە ئەڵێمە سەردانی ماڵانمان کردووە و لە باتی چکلێت هەنجیری وشکیان پێیاوی شتێکی سروشتی مێوش یانێ بەدەست و ڕەنگینی خۆیان کڵاشیان چنیوە باسم کردووە لە کتێبەکەیە لە ساڵی هەشتاکانە ئەوەی پێداویستی بێ زۆربەی زۆر خۆیان بەدەست ڕەنگینی خۆیان کردویانە. مامۆستا بەریاد باس لە ئاسەوار و شوێنەواری زۆر گرنگ کرد لە گوندەکەیە گرنگترین ئەو ئاسەوارانە چین لە ئێستایا ئەتوانرێت وەکو شوێنەوارێ بناسێنرێت. بەڵێ قەڵای سەنگی سیامان هەیە لە گوندی نارنجڵە ئاسەوارێکی زۆر زۆر کۆنی هەیە ئەم قەڵایە پێویستەکە ڕێکخراوێکمانەیە بە ناوی یونسکۆ پێویستەکە ڕۆشنبیرانی ناوچەی هەورامان ڕێکخراوی یونسکۆ بێنە سەر ئەم قەڵایە. ئەم قەڵایە کۆمەڵە چاڵی گەورەی تایە بە پێی سەرچاوە مێژوویەکان کاتێک کە کوشوگیای ئەو ناوچە کۆکراوەتەوە وەکو سەیدەلیەک وابوو لەوێ تێکەڵیان کردووە و کوتراوە و دراوە بە نەخۆش چارەسەری نەخۆشی پێکراوە و ئەم قەڵایە بەرزێکی زۆر تاوێری هەیە گەورە کاتێک کە فتوحاتی ئیسلامیە گاتە ناوچەکە ساسانیەکان دوایین کەسە بن کە لەو قەڵایە تەسلیم بە ژێردەسەڵاتی ئیسلامە بن. یعنی ئەم قەڵایە هەم ساسانیەکان هەم زەردەشتەکان هەم جوولەکە ئەم بەپێی ئاسەوار بەپێی قودرەتی زانستی ئەم قسەیەکرێ و ناگرێت من لە خۆمەوە لێرە بڵێم ئاسەواریان لەوێ بەجێماوە. یعنی ئەم قەڵایە گرنگی و بایەخی تایبەتمەندی خۆ هەیە ئەکرێ ڕۆشنبیرانی هەورامان دەستە بژێرەی منتیقەکە ئەم قەڵایە بگەێنە مەسەلەن بە ئاستێک کە یونسکۆ بێ کەشفی منتیقەکە بکە بیناسێنێت وەکو قەڵایەکی مێژووی لە ناوچەکەی. کاک فرێت بەداخەوە لە هەرێمی کوردستان گرنگی بە ناوچە گوندەکان نادرێت ئاوادان ناکرێنەوە ئەمە لە نارنجڵە ڕنگدانەوەی هەبوو بوونە لە ڕێگەوبان و لە ڕووی ئاوادانکردنەوەیەوە پێم وابێ دەستە بەرەو چۆڵبوون ڕۆشتووە و گوندە. بەڵێ گوندەکە بەداخەوێستە چۆڵ کراوە بەپێی ئەو لە کۆتایی کتێبەکەشا کە کەسم دواندووە بۆ ئەم گوندە چۆڵ کراوە ئەم گوندە هۆکارێکی بوو ئەمە وەکو ساخکردنەوەی توێژینەوەکە حەزم کرد ئەو پرسیارەشم دەستکەوێت. گوندەکە چەند هۆکارێکیە بۆ چۆڵکردنی یەکەم خزمەتگوزاری ڕێگەبانی نییە دووەم سەرچاوی بژێوی ژیانی مەسەلەن کەسێک بچێ لەوێ بژێوی ژیانی لەسەر باخداری بێ باخداریەکە بژێوی ژیانی پڕ ناکاتەوە ئەمە هۆکارەکە لە گوندەکە نەمێنێتەوە کە شوێنێک سەرچاوی بژێوی ژیانی تیانە بوو یا ڕێگەوبان یارمەتی دەرنەبوو ئەمە ئەبێتە هۆکاری شۆڵکردنی زۆربەی گوندەکانی کوردستان. پێویستەکە
مثلەن حکوومەت یاریێم گرنگی بە کەرتی کوشت و کاڵ و باخداری و ئاژەڵداری بدرێ زۆربەی کەس کە لە کتێبەکە دواندومە پێی خۆش بۆ بچێتەوە گوندی نارنجڵە و لەوێ ژیان بەڕێکە. باشەمە مسافرێت لە کتێبەکەدا لە کۆتایە کۆمەڵە گوێنەی تێدایە. ئەمانە وێنەی کەسایەتی و دیاری گوندی نارنجڵ یاخۆتەنها بەعام خەڵکی گوندەکەی و ویست و تەبیان ناسێنی. بەڵێ ساڵی 60ەکانە بێ مامۆستا نادر ئەچێتە ئەوێ لەوێ کۆمەڵێ کامێرە ئەباتە ناو گوندەکەەوە. مامۆستا حەمە ڕەشید نادر ببەخشە ئەچێتە ئەوێ کۆمەڵێ وێنەی قوتابیان و ئەهلی نارنجڵە و مەسەلەن کەسایەتیەکانی گوندی نارنجڵاگری. من مامۆستا حەمە ڕەشیم دۆزیەوە لە سلێمانی چوومە خزمەتی بە سپاسەوە وێنەکانی پێیان ئەو وێنەی ئەو کاتەی 60ەکانی نارنجڵەیە کە کەسایەتیەکانی نارنجڵێ و قوتابیەکانی گوندی نارنجڵە و مەشغوڵی کار و پیشەی خۆیان بوو لەوێ وێنەیان گیراوە لە کتێبەکە بە 50ەکان و 60ەکان زۆر ئاوادانتر بووە لەو. بەڵێت تقریبەن 7 ماڵ تا 8 ماڵی لێ بۆ ناوی ماڵەکانیشم نووسیوە کە لەوێ بوو. زۆر باشەکە فرێت دەرفەتمان نەمەوە زۆر سپاس کە میوانی بەنامەکەمان بووی خۆشحاڵ بووین بۆ هیوایی کە زۆر لە نووسەران گرنگی بن بە ناوچە کوردستانیەکان بووی کە زیاتر ئاشنا بن بە ناوچە کوردستانیەکان و مێژووی کوردستان. سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی. سپاس بۆیەوە دووبارە سپاسدانەکەم. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکڕن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تامی بکە و ئینجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان زانیارێکمان هەیە لەسەر وێنەی ئەو کەسایەتیانی کە لەسەر دراوی دۆلاردا هەیە بزانین بۆچی ئەو کەسایەتیان لەسەر دراوەکان دانراوە بینەری ئەو زانیاریە دەبین. دۆلاری ئەمریکی. دۆلاری ئەمریکی جۆرێکە لە دراوەکانی جیهان کە لە ویلایەتە یەکگرتووەکان و پاناما و ئیکوادۆر و ئێلسالڤادۆر بەکاردەهێنرێت و لە زۆربەی وڵاتانی جیهان ئەم دراوە بە مەبەستی بازرگانی و گەشتکردن و کۆمەڵێک کاری تر بەکاری دەهێنن. بەچووکترین یەکەی دۆلار
پێی دەڵێن سنت. دۆلار دراوێکە لە کاغاز دروست ناکرێت، بەڵکو لە 175 لە لۆکە و لە 125 لە کەتانە. ڕۆژانە 8.9 تۆن مەرەکەب لە دروستکردنی دۆلار بەکاردەهێنرێت. تا ئێستا گەورەترین دراوی دۆلار کە چاپ کرابێت 100,000 دۆلار بووە. بۆ یەکەم جار و لە ساڵی 1992 یەکەم دۆلار لە ئەمریکا چاپ کرا. ئەو کاتە وەک ئێستا نەبوو کە تەنها لە کاغەزێک بێت، بەڵکو 3 جۆر بوو. بە بەهاترین جۆریان لە زێڕ دروست کرا بوو. جۆری مامناوەندەکەی لە زی و جۆری سێمیشی لە کانزای مەز دروست کرا بوو. هەر لەو ساڵشدا وەک دراوی فەرمی ئەمریکا ناسێندرا. ئەم شێوازە بەردەوام بوو تا لە ساڵی 1861دا شەڕی ناوخۆ لە نێوان باکوور و باشووری ئەمریکا ڕوویدا و لەو کاتەدا حکوومەتی ناوەندی باکوور پێویستی بە پارە بوو. نەشی دەویست هەرچی زێڕ و زیوی هەیە لە دەستی بدات، بۆیە دۆلاری کاغەزی چاپ کرد کە ڕەنگێکی سەوزی هەبوو وەک ئەوەی ئێستا هەیە. تاوای لێهات لە کۆتایی شەڕەکەدا نزیکەی 461 ملیۆن دۆلار لە جۆری کاغەزی چاپکرا و دەرکرا بوو. دراوی دۆلار وێنەی چەندین سەرکردە و شوێنی مێژووی وڵاتان لەخۆ دەگرێت. ئەو کەسایەتیانش ڕۆڵی گەورەیان هەبووە لە پێشخستنی وڵاتەکەیاندا، وەک وەفایەک بۆ دەستکەوت و ماندووبوونیان ناووێنەیان لە سەردراوەکان دەهێڵدرێتەوە. چەندین وێنەی کەسایەتی و سەرکردەکانی ئەمریکا لەسەر دراوی دۆلار بوونی هەیە. لێرەوە ئاشنایان دەبین. جۆرج واشنتن بە باوکی ڕۆحی ئەمریکان ناو دەبرێت. یەکەم سەرۆکیشە کە وێنەی لەسەر دراوی ئەو وڵاتە بوونی هەیە و یەکێک بوو لە شۆڕژگێڕە بەناو بانکەکانی ئەمریکا و بە دامەزرێنەری ئەو وڵاتە دادەنرێت و یەکەمین سەرۆکی ئەمریکایە و وێنەکەی لەسەر دراوی 1 دۆلاری بوونی هەیە. تۆماس جیفرسۆن سێم سەرۆکی ئەمریکایە و بە یەکێک لە گەورەترین عەقڵە ڕۆشنگەرەکانی ئەو وڵاتە لە قەڵەم دەدرێت و لە سەردەمی ئەودا جوگرافیای ئەمریکا 2 هێندە زیادی کرد. وەک وەفایەک بۆ دەستکەوتەکانی وێنەکەی لەسەر 2 دۆلاری بوونی هەیە. ئەبراهام لینکۆڵن 16هەمین سەرۆکی ئەمریکایە. وڵاتەکەی لە پارچە پارچە بوون ڕزگار کرد و کۆتایی بە سەردەمی کۆیلایەتی هێنا. هەر بۆیە وێنەکەی لەسەر 5 دۆلاری پارێزراوە وەک ڕەمزێکی نیشتیمانی. ئەلێکساندەر هامیلتۆن لە حکوومەتەکەی جۆرج واشنتن وەزیری دارایی بووە و بارودۆخی دارایی وڵاتی بەرەوپێش بردووە. یەکەم کەس بوو کە بانکی لە ئەمریکا دامەزراندووە. دەستکەوتەکانی بۆ گەلەکەی وای کردووە وێنەی لەسەر دراوی 10 دۆلاری دابنێن. ئەندرۆ جاکسۆن حوتەم سەرۆکی ئەمریکایە و کەسایەتێکی سەربازی و هاندەرێکی باش بووە بۆ پێشخستنی وڵاتەکەی. چەندین جار لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنەکانیدا و لە جەنگە سەختەکاندا سەرکەوتنی بەدەست هێناوە و بە تایبەت ئەو شەڕانەی کە لەگەڵ بەریتانیا ڕوویان داوە. دادپەروەری کۆمەڵایەتی لە ئەمریکا چەسپاند. هەر بۆیە وێنەکەی لەسەر 20 دۆلاری دەبینین. یولیسیس گرانت 18هەمین سەرۆکی ئەمریکا بوو. ئەمریکیەکان بە پاڵەوانێکی نەتەوەیی ناوی دەبن. ڕۆڵی گەورەی هەبوو لە کۆتایی هێنانی شەڕی ناوخۆی وڵاتەکەی کە بەهۆی ئەو شەڕەوە ئەمریکا لە لێواری دابەشبووندا بوو. هەر بۆیە وێنەکەی لەسەر 50 دۆلاری تا ئێستا پارێزراوە. بنجامین فرانکلین یەکێک بوو لە ڕۆشنبیرە بەناوبانگەکانی ئەمریکا. کتێبخانەی هاوبەشی لە ئەمریکا دامەزراند و باشداری لە چەندین داهێنان و دۆزینەوەدا کردووە. زانایەکی گەردوونزانی و فیزیایی بووە. بۆ یەکێکی شانازی ئەمریکیەکانە و وێنەکەی لەسەر 100 دۆلاری پارێزراوە تا ئەمڕۆ.
بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکیەکانی سەرجەم شار و شارەشەکانی هەرێمی کوردستان دەچینە بڕگەی پەیامنێران و سەرەتاش دەچینە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان لە سلێمانی. ڕامیار سڵاوت لێبێ و گرنگترین زانیاری و کار و چالاکی ئەمڕۆی پارێزگای سلێمانی چیە فەرموو؟ بەڵێ سڵاوی خواتان لێبێ شەیدا بەیانیتان باش هیوادارم کە سەلامەت بن. دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە سەرتاسەری عێراق یعنی پاڵێوراوانی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق ئەم ڕۆژمارەیان پێدەدرێت. دیارە لە شاری سلێمانی ئەمڕۆ ئێستا نزیک دەبینەوە لاوەی کە ئەو مەراسیمە دەست پێ بکات بۆی کە پاڵێوراوانی حیزبەکان ژمارەیان پێ بدرێت. دیارە لە سنووری پارێزگای سلێمانی بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق ینی دەوترێت 5 بازنەیە 5 بازنە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە کە 65 پاڵێوراو هەیە کە کێبڕکێ دەکەن بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق. دیارە لە نێوان ئەو 65 پاڵێوراوە 41یان پیاون و هەروەها 24یان ژنن. ئێستا زۆربەی پاڵێوراوەکان هاتوونەتە ئەو هۆڵەوە کە پاشکەمێکی دیکە ئەو مەراسیمە دەست پێ دەکات. دیارە لەلایەن ئۆفیسی سلێمانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە ئەنجام دراوە و لە سەرجەم پارێزگەکانی دیکەی عێراقیش لێ کاتە ئێستا ئەو پرۆسەیە ئەنجام دەدرێت. ئەو پاڵێوراوانەی کە هاتوون لێرە پاڵێورانی حیزبەکانن هەروەکان پاڵێوراوە سەربەخۆکانی دیکەن کە بەشدارن لێرەوە ئەمڕۆ هەر یەک لەمانە ژمارەیەکی تایبەتیان پێدەدرێت بۆ ئەوەی کە ببێ بە ژمارەی فەرمیان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق. دیارە کۆنفرانسەکە بەم جۆرە دەچێت بەڕێوە. سەرەتا وتارێک دەخوێندرێتەوە لەلایەن کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئۆفیسی سلێمانی هەروەها دوا بەدوای ئەوەش بەشێک لە دادوەران کە لە پێشەوەن دادوەرانی کۆمیسیۆنن و کۆمیسارانن لەسەر مەسەلەی هەڵبژاردنەکان و چۆنیەتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان شێواز هەڵبژاردنەکان بەشێک داتا و زانیاری دەخەنە ڕوو. دوا بەدوای ئەوە لیژنەیەک کە لە پێشەوە دانیشتووە بەم شێوازە ینی بەیاننسیب ژمارە بۆ کاندیدەکان دەردەچێت. هەر کاندیدێک کە ژمارەیەکی بۆ دەرچێت دەبێت بە ژمارەی خۆی لە بەشداریکردنی لە پرۆسی هەڵبژاردننی داهاتووی عێراقەوە برا لە مانگی بەڕێوەچێت. کاگارم جەمالم لەگەڵایە. کاگارم ئەگەر ئەرک کێشی پێمان بڵێ بێت ئێرە بزانین ئەم شارەزای بواری هەڵبژاردنە قسەی چێ لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنە. کاگارم سواز بۆ جەناب هەڵبژاردننی داهاتووی عێراق قسەتان چی بوو لەسەری؟ پێما بێت لە پارێزگای سلێمانی 5 بازنەیە چۆن بچێ بەڕێویان چۆن دەچێت بەڕێوە ئایا لە کاتی خۆیان ئەنجام بدرێت چۆنەوە قسەتان چی لەسەر ئەم شێوازی هەڵبژاردنە؟ پێما بێ یەکەم جارە ژمارە بە کاندید برێ بە شێوەیەکی ڕاستەخۆ لە هەرێمی کوردستان لە عێراق پێشتر کراوە بەڵام لە هەرێمی کوردستان بە شێوازێکی تازەیە. قسەتان چیە لەسەر؟ بەڵێ زۆر سوپاس بۆم دەرفەتە. ئەم هەڵبژاردنە یەکێک لە خاڵە جاکەرەکانی ئەوەیە کە کاندیدیە سنتەرە و ئێستا بینی لەم هۆڵەیە کاندیدەکانە بینی لۆگۆی حیزبەکان نابیندرێ. ئەمە بۆ خۆی نیشانەی ئەوەیە کە کاندیدەکان لەگەڵ دەنگدەرە ڕاستەوخۆ پەیوەندیان هەیە لەم هەڵبژاردنە و ئەمڕۆژ ئەوە تیری پشکەکرێت بۆ ئەو کاندیدانە بۆی ژمارەیان بدرێت لە ئاستی هەر 5 بازنەکەی پارێزگای سلێمانیا بۆ خۆی هەنگاوێکی باشە. بەڵام ئێستا پرۆسەکە دەست پێ نەکردووە با پرۆسەکە دەست پێ بکە ئەوساکە بە پێی پرۆسەکە توانین هەڵسەنگاندن بۆ بکەین کە ئەو پرۆسەیە چەندێک شەفاف بۆ پێمانیان شتێکی وەهاش ببێ. ڕەنگە تۆزێ ژمارەکانی سەرەتا تۆزێگەونیە مغری بێ و حەز بکەنوانە بەڵام لەبەرەوەی بە قورعەیە و لەبەرەوەی ناوەکانە بێ بە پێی ئەرجەدیات بێ لەبەرەوەی تر کەوتۆتە سەر شانس و ڕێکەوت هەر ژمارەیەک بەر هەر کاندیدێگەکە. ئەمە شێوازێکی تازەیە پەیڕۆ بکرێت لە هەرێمی کوردستانە پێشتر نەبووە. حیزبەکان ئینان بۆ کرا حیزبەکان لە ناو خۆیانە ژمان بۆ کرا حیزبەکان بەڵام ئەمەیان کۆمیسیۆن نه هەر کۆمیسیۆن تیروپشکێ کرد بۆ حیزبەکان حیزبی فلان ڕقەمی ئەوەندەی فڵە حیزبی فلان ژمارەوەی بەرکەوتووە بەڵام ئێستاکە بۆ کاندیدەکان ئەکرێت. کاندیدەکان ئەساسن کەواتە کاندیدەکان ژینەن و سنتەرن. ئێوە شۆکو چاودێرانی هەڵبژاردن ئێستا داوات کراون لێرە دوجار ینی ئەگەر قسە و ڕخنەیەکە بێ لەسەر بابەتەکە ینی شتێک ڕوودەدا کە ئێوە قسەیەکی جیاوازی لەسەر بکەن؟ ئەبە دڵنیایی ئێمە بۆ هاتوین کە سەیری پرۆسەکە بکەین و بیبینین بزانین چۆنە و لە دواییەوە بە پێی ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن و پرۆسەکە چۆنە ڕابڕێەوە ئێمە هەڵسەگانی خۆمانە بێت توی گەنین بە شوێنی مەبەست. من دوای دێمەوە لایتەوە بۆی کە بزانین جارە پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت. سوپاس کاگارم، سوپاس بۆ جەنابێت.
دیارە ئێستا پرۆسەکە تقریبان دەستی پێکردووە کەمێکی دیکە بە تەواوی ینی کۆنفرانسەکان دەست پێکەوە و تاری کۆمیسیۆنیش دەبێت. بەڵێ پرسیاری ئەومە بوو کاندیدەکان ژمارەیان بەلاوە گرنگە کە ژمارەی جوانیان بەربکەوێت دەمان لە نێو کاندیدەکانە بەدی دەکرێت یاخود لە هەڵبژاردنەکانی پێشودا ئەمە بەدی کراوەکو شتەکانی دیکە کە ژماری جوان حەزیان لێ ببێت. بە دڵنیاییەوە دانیار گرینگە بۆیان کە ژمارەی جوانیان بەرکەوێت بەنمونە ژمارە تاکەکان باشترە ینی دەوترێ من پرسیارم لە چەند کاندیدە کردووە پێیان باشە کە ژمارەی تاک وەرگن وە ژماری جوان وەرگن وەکو چۆن لە مۆبایلە ژماری جوان هەیە پارەی زیاترەکە دیارە لەمەش پێما بێ بۆی کە ینی ژمارەکە ئاسانتر بێ وە جوانتر بێ حەزەکان ژمارە تاکەکان دەرچێ بەڵام دوجار بە ئارەزووی کاندیدەکان نییە ئەمە بە تیر و پشک ئەنجامەدرێەوە لە پشتۆ بۆی ئامادەکراوە چۆن تیر و پشکەکە ئەنجامەدرێ واتە بەیانسی بە تیر و پشکە ینی هەر کاندیدەکە ژمارێکی بەرکەوێ دەبێت قبوڵی بێ دوجارەکەوێتەوە سەر چانس ئایا چانسی کامیان جوانتر بێ وە ژمارەی جوانتریان بەرەکەوێت. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازان بڕیارە لە تەوەری دۆمان کە لە هەولێرەوە ئیمران پێشکەشی ئێوەی عزیز و بینەرانی دەکات تەوەرێکمان بێت لەسەر ڕۆژی جیانی هاوکاریکردن و هاوکاریکردن لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامدا زانین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێتە هاوکاریکردن و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا چەند گرنگی دراوە بە هاوکاریکردن لە نێوان موسڵماناندا چ لە ڕووی مادی چ لە ڕووی معنەوی بێت زۆر جار هاوکاریکردن کارێکە پێویستە یاخود شتێکە پێویستە زۆر لە بابەتی مادی پێویسترە کە هاوکاریکردنی لە نێوان موسڵمانان کارێکی گرنگ و پیرۆزێکێکە لە پایە و پێوەرەگرنگەکان لایانی پیرۆزی ئیسلامدا ئێمە لەو تەورێماندا باز لەوە دەکەین و بزانین گرنگی و تایبەتی چییە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کە دواتر ئیمران ئەو تەورێمان پێشکەش دەکات ئەگەر پەیامنێرانی دیکەمان ئامادە بن دەچینە لای هەر تەوەری دووەمی بەرنامەکەمان ئیمران سڵای خوا لێبێت و فەرمووم تەورێمان پێشکەش بکە. بەڵێ کاک دانیار شەیدا خان سڵاو لە ئێوە و لە تەواوی هاوکارانم ڕۆژی جیانی هاوکاریە بۆیە زۆر سپاسان کەم کە لە ماوەی ڕابردوو هاوکارێکی باشی ئێمە بوون لە هەولێر و ئێوەش سپاسی هاوکارانتان بکەن لە دەرەوەی ستۆدیۆ بێگومان بەردەوام لەگەڵ ئێمە هیلاکن ئێمە لێرە کاک یونسمان هەیە و کا حاجی کەیفیمان هەیە هاوکاری باش. ئەمڕۆ ڕۆژی جوانی هاوکاریە بۆیە باسی هاوکاریەکەین بێگومان ئێمە وەکو بەرنامەی ژیان و کەتەلۆکی ژیان بەردەوام لەسەر ئیسلامە ڕۆین بزانی ئیسلام چۆن باسی هاوکاریەکە ئاخۆ ئەگەر بێت و هاوکاری کەسێ بکەین خێر و پاداشتمان هەیە لە قیامەت و ئەگەر بێت و ئاستەنجی لە بەردەم دروست بکەین سزاکەی چییە بۆ ئەمڕۆ باسی هاوکاریەکەین لەگەڵ مامۆستا حەسەن عەبدوڵڵاه بانخواست مامۆستا حەسەن زۆر خۆشحاڵین کەمڕۆ لەگەڵمانی هاوکاری شتکردین کەمڕۆ ئامادەبووی خۆشحاڵ بووین دووبارە. مامۆستا ئیسلام چۆن باسی هاوکاریەکە هاوکاری لە ڕوانگەی ئیسلامەوە چییە؟ والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. طبعا أخوة سبحانه وتعالى لسر أم زمينة بجورك مروفي دروس كردوها هیچ مرۆڤێک نییە خاوەنی هەموو شتێک بێت و پێویستی بە خەڵکی دیکە نەبێت بەڵکو سروشتی ژیانی دنیا وایە ئینسان ئەگەر شتێکی هەبێ لە شتێکیشی کەمە یعنی ئەوەی کە ئینسان هەموو شتێکی هەبێەوە بەس لە باشتە هەیە لە دنیای ئینسان ئللا دەبێ شتێک یعنی نەقص بێت یان پێویستی بە خەڵکێکی تر بێ بۆیە لە قدیما گوتویانە ئینسان المرء قليل بنفسه كثير بإخوانه كسيري خويك إنسان كم دسته بدا صلاته بەڵام لەگەڵ خەڵکی ترە بەهۆی خەڵکی تر بە دوای پشتیوانی خوا بەهێز دەبێ زۆر دەبێ یەکێک لە گەورەترینی عیبادەت و خواپەرستیەکان لە ئیسلامە بریتە لە هاوکاریکردنی بەرامبەر ئەو هاوکاری و یارمەتیدانە بە جۆرێک لە ئیسلامدا گەورەیە و خوا سبحانه وتعالى گەورەی کردووە و پێغەمبەر صلی الله عليه وسلم هانی داوین بە شێوەیە کە هەمیشە یارمەتیدانی مرۆڤ دەبێتە هۆکاری ئەوەی یارمەتیدانی خوای بەدواوە بێت یعنی بە ئەندازەی ئەوەی کە مرۆڤەکان لە نێوان خۆیانە هاوکاری یەکتریەکەن خوا هاوکاریانەکەن مامۆستا بەڵگەمان لەوەی هەیە کە ئێمە هاوکاری کەسە بکەین خوای گەورە هاوکاریمان دەکات بەڵێ بەتەکید حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم والله في عون العبد ما دام العبد في عون أخيه
الله سبحانه وتعالى هاوكاری بەندەکەی دەکا مادام ئەو بەندەیە هاوکاری براکەی خۆی بکە هاوکاری خوشکەکەی خۆی بکە یعنی هاوکاریکردنی خەڵکی ڕاستەخۆ هاوکاریکردنی خۆتە لەلایەن کەسێکی زۆر گەورەتر لە ئینسانەکانەوە بەڵێ لە ذاتێکی عظیم و گەورەوە کە الله سبحانه وتعالى جابۆیە ئەو کەسێک کە یعنی هاوکاری خەڵکەکە لە ڕاستیدا بۆ خۆی وەکو جەنابەت گوتت دەرگای خێر بەسەر خۆیدا دەکاتەوە ئەو کەسەی کە با بڵێن دەرگای دڵی دەکاتەوە بەسەر خەڵکدا خوا دەرگای ڕەحمەتی خۆی بەسەردا دەکاتەوە ئەو کەسەی کە کاری خەڵک ئاسانەکە خوا کاری ئاسانەکە ئەو کەسەی ناخۆشیەک لەسەر خەڵکی گلا دەبا خدا ناخۆشی دنیا و قیامەتی لەسەردا دەبا ئەو کەسەی کە عیب و کەم و کورتی خەڵکێکدا ئاپۆشێ خوا عیب و کەم و کورتەکانیدا ئاپۆشێ ئەو کەسەی دڵی خەڵک خۆشەکە خوا دڵی خۆشەکە ئەمە هەموو حەدیثی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام عن مسلم عن معسر يسر الله عليه هر کەسێک کاری ئینسانێک ئاسانکە خوا کاری ئاسانەکە حديثي لسر پیغمبر فرمی عليه الصلاة والسلام من فرج عن مسلم كربة فرج الله عنه كربة من كرب الآخرة من ستر مسلما ستره الله يعني أمام حديثي لسر وبلغي قرآني لسر فعلا بأندازي أو كإنسان دزبار دقري بو إنسانك بو مروفك يارمتي ددا خواهي قوله سبحانه وتعالى هم كاري بو آسانك هم ضلي خوشك ولن خلق شبرزي كاتو يعني أو طبعا أو مسألة مساعدة وهاوكاري كردن وانده قوريه كرنجة همو كسك شياوي نبيت يعني إنسانيش هر وكو سيرتها جامعة جفرة إنسان بونوري شكوم الله يعني بردوان بيوسي بهاوكارا كان هي بردوان بول لجيان يعني حتى بونو من الفريزة كان دين نيش بونو من المزقود يكيك بانك دا يك بيجنش جيكا كوم الله كزد دوين وانا هم جوركن لا هاوكاري كردني يكتر ما مساكر بيت وردي كينوا يعني پیغمبر خوا صلى الله عليه وسلم شون باسي هاوکاری کردن دەکات لەگەڵ جیران لەگەڵ دراوسێکت چۆن هاوکاری بکەین و خێر و پاداشتی چیە و ئەو هاوکاریانە پێویستە چی بن ڕاست طبعا ئێمە وەکو نەخشە ڕێگەیەک بۆ مەسلەی هاوکاریکردن ئاەتێکمان هەیە کە خوا سبحانه وتعالى بۆی دیاری کردوین ئێمە لەسەر چ ئەساسێک هاوکاری یەکتری یەکەین و لەسەر با بڵێن چ شتێکیش هەیە کە نابێ با بڵێن هاوکاری یەکتری بکەین لەسەر ئەو دوو بابەتە ئەوەی کە پێویستە ینی هەمانەش مامۆساکە نابێ هاوکاری بکەن لەسەر ئەم بابەتانە بێگومان طبعا خوا سبحانه وتعالى جای کردوتەوە چوار شت هەن دویان بەلای ئەوەن کە خوا فەرمانی پێکردوین هاوکاری یەکتری بکەین لەو دوو مەجالەدا دوو بابەتیش هەن کە نابێ هاوکاری یەکتری بکەین لەو دوو بابەتە الله سبحانه وتعالى فەرمیەتی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان ئەوەی بابەتی یەکەم کە ئەفەرمێ هاوکاری یەکتری بکەن تعاونە بابی تەفاعولە لەوەی کە لە زمانی عەرەبیە شارەزا بێ لەسەر وەزنی تەفاعول بابی تەفاعول لە بۆ مشارەکەیە بین الاثنين فصاعدا لە نێوان دوو کەس لە نێوان دوو خێزان لە نێوان دوو کۆمەڵگە لە نێوان دوو دەوڵەت ئیتر هاوکاریەکە متەبادلە لە بینیانە ئەو هاوکاری ئەو دەکات و هاوکاری ئەو دەکات لەسەر چی هاوکاری یەکتری بکەن على البر سەر چاکەکاری والتقوى ستقوى بير زانانا فرمون ليرة كالبرا واللي جاوتوا بير واتا همو اوشتاني لبيني مروفا كان سود ليكتري ابينن هاشتاج كارباري روجانا كارباري دنياي الروجاني خلقي باشا بدل لاني دينكي لاني تقوى ايمانكي والتقوى لاني ايمانكي هاوكاري يكتري كان واتا كاري يكتري اسان كان هم لدنيا بو یەکتری مای ئاسانکاری بن هەم بۆ قیامەتیشتان مامۆستا هاوکاریکردنی ئیمانی چۆنە ینی چۆن هاوکاری هاوڕێکت دەکەی بۆ نمونە بۆ لایەنی بەشەی تری ئاەتەکە لە هاوکاریکردنی ئیمانی ئەوەیە کە ئینسان بە دڵێکی پڕ لە سۆز و دڵسۆزیەوە بە خۆشەویستیەوە بە هەموو عەطف و حەنان و حوبەوە کە ببینێت برایەکەی خوشکەکەی چاکەکارە دەستخۆشی لێ بکە هانی بدە کە زانی غەڵەتێکی کرد بۆی ڕاستکاتەوە هەمیشە ئامۆژگاری کاری بێ قیامەتی بەبیر بێنێتەوە و ئەو ڕێگانەی لێ قەتەعکە کە بەرەو گوناحی دەبا و تەشجیعی بکە لەگەڵ خۆیان بیبە بۆ شوێنی باش بیناسێنێ بە خەڵکی باش و بۆ نمونە لە وەسائلی هۆکارەکانی پێگەیاندن و تێگەیاندن و فێرکردنی پێ بدە بۆ نمونە کتابێکی پێدەبەخشێت بۆ نمونە تەنانەت لینکی پیجێکی بۆ دەنێرێ دەخاتە نێو گڕۆپێکی باش مەسەن لە تۆڕە کۆمەڵایەتەکان یعنی بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری دەبێ و دوعاشی بۆ دەکات طبعا دوعا یەکێکە لە
بڵێن خۆشەویستێکی با بڵێن نامعلن با بڵێن ڕانەگەیەندراوە کە وەختێک کە تۆ دوعا لە بۆ کەسێک دەکەی ئەگەر زۆر خۆشت نەبێت دوعای بۆ ناکەی و بە تەکیدی ئەم دوعاش دەبێتە هاوکار بۆ ئەو ئینسانە لەسەر یعنی ڕاستە بەردەوام بێ جامە دوو مەجال بوو کە خوا سبحانه وتعالى فەرمانی پێکردووی کە هاوکاری یەکتری بکەین سەر چاکە و تەقوا و هاوکاری یەکتری مەکەن لەسەر گوناح و ولا تعاونوا على الإثم والعدوان إثم يعني هاوکاری یەکتری مەکەن لەسەر هەموو ئەو شتانی کە مای سەرپێچیە لە بینی مرۆڤ و خوا سبحانه وتعالى عدوانیش هەموو ئەو شتانەی کە دەبێتە هۆکاری دژایەتی لە نێوان مرۆڤەکان خۆیانە الإثم پەیوەندی بە سەرپێچیکردنەوەیە بەخوا عدوان پەیوەندی بە یعنی تێکدانی باری کۆمەڵایەتی و حاڵەتی ئەمن و ئاسایشی نێو خەڵکو ئەوانە دەست خۆش بێ مامۆستا ئاەتەکە زۆر جوانشی کردەوە بەڵام حەزەکەم هێشتان وردبینەوە من چەند کۆمەڵێک ئەوەم داناوە ینی چین توێژەکانی کۆمەلگا حەزەکەم زانین هاوکاریکردن لەگەڵم چین و توێژانە چۆنە لە ئیسلام با ئێمە لە دراوسێ و جیرانەوە دەست پێکەین کە هەمیشە بەڵێن ئیسلام زۆر گرنگێکی بە هاوکاریکردنی جیرانەکەت داوە چۆن باسمان بۆ کە پێغمبەر صلی الله علیه وسلم مەسائلی جیران پێغمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم خوای لەسەر بێ حەدیثی هەیە کە فەرموویەتی خەیر الجیرانی خەیرهم لجاره باشترین جیران ئەو کەسەیە کە باشترین یعنی سبحان الله ئەوەندە باسی ئێمە لە تێکەڵین کۆمەلگەی کوردی ئەوەندە تێکەڵە لە باسی جیران لە باسی هاوسێ و دراوسێ یعنی تەنانەت ڕەنگە زۆربەی هەرە زۆرمان ئەو فەرمودانە لەبەرمان بن کە باسی جیرانەکەن هاوکاریان بکەین یارمەتیان بدەین کە پێغمبەر فەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام باشترین جیران ئەو کەسەیە کە باشترین یانە بۆ جیرانەکەی بۆ دراوسەکەی ئەڵێن زۆر جاران دراوسێ لە پێشترە لە برات لە خۆش کرد بۆ چونکە ئەو مطلعە ئاگاداری حاڵەتی تۆیە وەختێک کە بۆ نمونە پێویستیت بە هاوکاری بێ زووترین کەس بەر لە کەسوکاری خۆت ڕەنگە ئەو بگا بە تۆ مەگەر ئەو کەسیش هەر جیرانی خۆت بێ کە بەداخەوە مامۆستا بەڕاستی ینی بە جۆرێک لە جۆرەکان سا مەسایلی جیرانیش کاڵ بۆتەوە بەڵێ طبعاً ئەوە لەناو شارە گەورەکان دەبینی جیرانی یەکتر ناناسێ ئەڵێن بەشێک یان یەکێک لە زیانەکانی عەولەما یعنی بەبارە سلبیەکەی کە تەماشای بکەی ئەوەیە هەندێک داب و نەریت هەیە هەندێک عادەت هەیە کللتور هەیە کە کللتوری سلبی و خراپە لە نێو کۆمەلگای دیکە وردە دێتە نێو کۆمەلگای تۆ خەڵکیش پێوە یعنی هۆگر دەبێت ئەو عادەت و خۆڕەوشت و کللتورە جوانەی خۆیان با بڵێن واز لێ دێنن ئێمە لە سەردەمێک مەثەن پێمان عەجیب و غەریب بوو لە نەوەتەکان کە باسی کۆمەلگای ئەوروپی و ڕۆژ ئاوایان بەگشتی دەکرد دەیانگوت لە کۆمەلگای ڕۆژ ئاوا مەثەن لە ئەمریکا لە ئەوروپا خەڵک هەیە دەمرێ دوای چەند ڕۆژ اینجا خەڵک جیرانەکەی دەزانێت کە مردووە ئێمە بەداخەوە لەنێو ئەو هەولێرە لەو ماوەی ڕابردوو یعنی زۆر دوور نییە دوو حاڵەتی وا ڕوویدا ئەگە ئەوەندەی من ئاگادار بم حاڵەتێکیان نزیکەی هەفتەیە زیاتر یعنی نزیکەی 12 ڕۆژی پێچوو اینجا خەڵک جیرانەکانیان زانێن کە یەکێک لە جیرانەکانیان مردووە لەناو هەولێر یعنی جامە ئەمە بەتەکیدی یعنی ئەمە صیفەتی شتێکی زۆر خراپە ئێمە کە گوتومانە فڵان کەس دراوسەیە یعنی گوتومانە ئێمە هاوژیانی لەگەڵیان خۆشیەکانی ئەوان خۆشی ئێمەیە ناخۆشیەکانی لەگەڵیان یعنی هاوخەم دەبین لە سەردەمی پێشانە ئێمە بەبیرمانە وەختێک کە لە شوێنێک عائیلەیەک ماڵێک کە با بڵێن ناخۆشیان دەبوو تەعزیەیان دەبوو خەڵکی ئەو گەڕەکە ئەوانەی جیرانیان بوون تەلەڤیزیۆنیان پێ نەدەکرد باوەڕکە من بەبیرم دێ منداڵ بووم یعنی موقیفی وا دێتەوە بیرم چوین بۆ ماڵێک بۆی سێری بۆ نمونە لەو کاتە کاتی فیلم کارتۆن بوو ئەفلام کارتۆن شت دەهات کە داوامان کرد مەثەن بەبیرم دێ ئەو موقیفە تەلەڤیزیۆنەکە پێ بکەین چونکە ئەو کاتەها گلیندایزەر و ڕەجل حەدیدی و ئەوانە داهات و نیڵسووە کۆمەڵێک فیلم کارتۆن لەو جۆرە دەهات ساسۆکی و بیرم دێ داوامان کرد کە تەلەڤیزیۆن پێکەین گوتیان نا عیبە فڵان کەسی جیرانمان تەعزیەیان هەیە پەردەیشان بەسەر تەلەڤیزیۆنەکە دادا بوو ڕاست هەتا لەو ماڵانەی جیرانیان جلیان نەدەششت بشان شتیان نەدەچون لەسەردا و لە سەربانیە لە حوشەکە هەڵی خەن بۆ چونکە ماڵی جیرانیان تەعزیەیان هەیە ناتوان ئەوە بکەن بە ئەوەش نەیکەن ئەمانە مامۆستا هەموو جۆرێک بوو لە هاوکاریکردن و ڕێزی جیران من حەزەکەم چینە سەر بابەتێکی تر ئێمە زۆر جار باسی هاوڕێیەکەین کەمە هاوڕێیە بێگومان کەسێک لە ڕێ لەگەڵت بێ بەردەوام پێویستی بە هاوکاریشە چۆن باسی هاوکاریکردنی هاوڕێ کراوە لە ئیسلامدا هاوکاریکردنی هاوڕێ یەکێک لە نمونێکی بۆ بێنم کە پیاوێک بە ناوی حەکیمی کوڕی حیزام بەڵێ حەکیمی کوڕی حیزام
کەسێک لە هاوڕێکانی داوای هاوکاری لێ کرد پێویستی بۆ ئیشێکی بۆ بکە ئێستا حالیان ئەڵێن خەڵک زۆر سەرقاڵە بۆ ئەڵێن ژیان تەکالیفی زۆر بووە ڕاستە کە ژیان تەکالیفی یعنی داواکاری زۆر بووە خەڵک سەرقاڵترە زیاتر پێویستی بەوەیە ڕێگەی ینی با بڵێن دەکەوێتە بەردەم خەڵکی ماڵی خەڵکی بۆیە کە ژیان تەکالیفی زۆر بووە خەڵک سەرقاڵ بۆ زۆرتر کەواتە زیاتر پێویستی بە هاوکار و یارمەتیە یەکێک لە برادەرەکانی دەچێت داوای هاوکاری لێکە کارێکی بۆ بکات بۆی ئاسانکە ئەویش فعلا دەچێت لەگەڵی کارێکی بۆ ئاسانەکات بۆی ڕادەپەڕێنێ کە ئەمە حەدیثی پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام دوای باسی یەکەین دوای ئەو ئینسانە دێتەوە بۆ لای زۆر زۆر مەمنونە ئەڵێ من زۆر زۆر سپاسی تۆ بکەم ئەو کارت بۆ کردم هاتی لەگەڵما یعنی ئیشەکەت بۆ ڕاپەڕاندم ڕایت کرد ئەڵێ ئەمەش سپاس و یعنی مەمنونی ناوێ ئەڵێ چۆن دەڵێ هەر کاتێک تۆ پێویستت بە برایەکت بوو بە برادەرێکت بوو پێویستت پێی بوو چووی داوات لێ کرد کە بێ هاوکاریت بکە یارمەتیت بدا کە چی یارمەتی نەدای خۆی سەرقاڵ کرد عزری هێنایەوە لەگەڵت نەهات بڕۆ دەستنوێژە بشۆ چوار الله ئەکبەری لەسەر بکە یعنی نوێژی مردووی لەسەر بکە و ئینسانە مردووە مادەم هاوکاریت ناکە خۆی هاوڕێتی یعنی چی هاوڕێ ئەڵێ فڵان کەس هاوڕێ وانە ئەگەر کەسێک هاوکاری ناکە یارمەتی نەدا لە کاتی ناخۆشیەوە بەتەنگیەوە نەبێ لە کاتی خۆشی هاو ئاهەنگی نەبێ لەگەڵی نەبێ لە مواقف لە سەختیەکان لە ناخۆشیەکان لە هەوراز و نیشە و ئەوە چ جۆرێک هاوڕێیە ڕاستی هاوڕێ نییە ئەمە بریتێ لە کەسێک کە کاتە کوژێ بە تۆ بەس کاتی تری دەست ناکە یان کاری تری دەست ناکەوێ نازانیت چۆن کاتەکەی بەسەر بەرێ دێ لەگەڵ توە کاتەکە باسی جۆرێکی تر لە هاوکاریکین کە سواز بۆ خۆی پەروەردگار تا گوێستەکە لە کۆمەلگای ئێمە زۆر باشە ئەویش قەرزکردن و هاوکات قەرزدان ئەمە جۆرێکە لە هاوکاری کە سواز بۆ خوا ماوە ئەمە خێر و پاداشتەکەی چوانە مامۆستا بەڵێ طبعا پێدانی قەرز خێری زۆرە بەڵام قەرزکردن خێری نییە بۆ معلومات ینی کەسوانە نەزانێت بڵێ وڵای ئێستا باسی ئەوە دەکەن کە قەرزکردن شتێکی وا گەورەیە و ئیتر با دەست بکەین بە قەرزکردن قەرزکردن پێغەمبەر صلی الله علیه وسلم هانی نەداوین بۆی قەرزکەین بەس هانی داوین ئەگەر کەسێک پێویستی بە قەرز بۆ قەرزی پێ بدەین لە حەدیثە هاتووە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بینیم لە بەهەشتا سەدەقە خێری سەدەقە ئەوەندە زۆرە سەدەقە یەک بەدا وانە بەڵێ بەخشین بەڵام فەرمووی خێری قەرزدان یەک بە حەفدەیان یەک بە نۆزدەیە واتە ئەو کەسێک کە قەرز دەدات بە کەسێک لەسەریشی بوەستێ ئارام بگرێ لەسەری خێری زۆرتر لە خودی سەدەقەکە بۆ چونکە زانانە فەرموون سەدەقە جۆرێک لە چاوشۆڕی تێدایە واتای کە تۆ مەثەن دەی سەدەقەیەک خێرێک دەکەیت بە کەسێک ئەڵێ کاکەمە بۆ تۆ بێ ئەو کەسە جۆرێک لە منەتباری دەکەوێتە سەرشان بەڵام کە قەرزە منەتی تێدا نیە تۆ قەرزەکەی پێ دەدەی ئەویش بۆ دەجێڕێتەوە وانە بارحاڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام قەرزی کردووە بەڵام زۆر هانی ئەو کەسەی خەڵکیشی داوە ئاگاتان لە خۆتان بێ من نەسیحەتی هەموو برا خوشکێکم دەکەم ئەگەر بۆ مەسەلەی ژیان و مردن نەبێ قەرز ناکات چونکە قەرز لە ژیانە بەڕاستی بەرەکەت نایڵێت بە تایبەتی لەم سەردەمەی خۆمانە قەرزکردن زۆر ئاسانە کاک عیمران زۆریش خۆشە وەختێک کە تۆ دەچی مەثەن دە وەرەقە وەردەگری لە کاتێکدا 10,000 لە جیرفانتانەیە دە وەرەقە لەکوێ وانە $1000 لەکوێ 1000 دینار لەکوێ زۆر خۆشە دەڵێ کە وەردەگری فعلا بیرەکەیتەوە ئاسۆیەک لە بەردەمت یعنی هەیە لە چۆن مەسەن چۆن سەرف بکەمەوەنە بەڵام دوای لە کاتی دانەوەی زۆر قورسە بۆیە من یعنی دائما ئەڵێم ئەگەر مەسەلەکە پێوەستە بە ژیان یعنی شتێکی پرۆسێکی گرنگ و استراتیژی لە ژیان قەیناک قەرز بکە و ئەگەر کەسێک هات داوای قەرزی لێ کردی ئینسان دەست نەنێ بەڕێەوە ئەوە ئینسان تا بگرێت بڵێ خۆی فێری ئەوە نەکە بڵێ ناتوانم چکان کەسێ ئەوەیە ئەتوانێت قەرزیشکە قەرزیش بدا بە خەڵک بەڵام قەرز نادە نە سەدەقەی هەیە نە قەرزی هەیە باشە چۆن خوا هاوکاریت بکە تۆ بە هیچ ڕوویەک یعنی بە هیچ ڕەنگێک هاوکاری بەرامبەرەکەت ناکەی نە بە بەرامبەر وە دەڵێن نە بە قیمەت نە بە هیمەت ئەوە نابێت مامۆستا پرۆسێکی تری ژیانمان هەیە ئەویش کە بەردەوام زۆرێکمان ئیش دەکەین بەردەوام ئیش و کار دەکەین خاوەن ئیش چۆن هاوکاری کارمەندەکانی یان کرێکارەکانی بێ وە پاداشتی چی ئەگەر بێت و هاوکاریان بێ لە ڕوانگەی ئیسلامەوە بەڵێ خوا سبحانه وتعالى ئێمە بەیەکتری تاقیەکاتەوە وجعلنا بعضكم لبعض فتنة ئێمە هەندێکمان بۆ ئێوە
هەندێک لە ئێوەمان کردو بەمای ئیمتحان بۆ بەرامبەرەکەی بۆ هەندێکی تر ئەو ئیمتحانش پێویستی بە چیە؟ پێویستی بە سەبرە ئەتەسبیڕون ئەگەر لەگەڵ یەکتری ئارامەگرن ئیمتحانە تاقیکرد ئێمە هەمومان لە قاعی ئیمتحانین بەرامبەر بە یەکتری چێ ڕقیب و چێ مراقیب بەسەرمان خوا سبحانه وتعالى وكان الله بصيرا أتصبرون أي وصبر دقرن شويش مراقب بسرتان خوا سبحانه وتعالى جاء أوكا استا بتأكيدي خاون كارو كريكار تاقي كرنوي نيوانيان قالي زور جاربينين كسي كخاون كارا مثلا لمولك لماركتك بجورك سيري كريكارك هيكا یان خاوەن کارێکە خاوەنی شەریکە و کۆمپانیاکە بە جۆرێک سەیری بەرامبەرەکەیەکە وەک ئەوەی کە خوا ڕێزی زۆرتری بەودا بێ ئەو بێڕێز بێ ئەو گەورەتر بێ ئەو نزم بێ ئەو ئاغا بێ ئەو با بڵێن خزمەتکار بێ لە ڕاستی داوانیە زۆر کەسێک کە کرێکارە لە لای خاوەن کارەکە لە لای خوا کرێکارەکە بە قیمەت و بە نرخترە چونکە قیمەتی مرۆڤ بە پارە و سامانەکەی نییە قيمتي مروف بعلاقيتي لقل خوا علاقي لقل مروف كان إن أكرمكم عند الله يتقاكم أو كمن خاون كارم مثلا كم الخلق هاتوا تلايمن والله دبيت شي بلين دبيت بيمان وابي أمانة أو كريكارانا جاب بياني بي بنغلاديشي بي اندونيسي بي اندونيسي بي أواني كهن لدروي ولات هاتون بولاتي خومان يعني أواني تلك خلقي ولاتي خومان بزباني خومان للرنقو رخصاري خومان هاتون بولامان دەبێت بە چاوی ڕێز و حرمەتەوە تەماشایەکەین یارمەتیان بدەین بڵێ ئەمڕۆ ئەو ئینسانە پێویستی بە منە منیش ڕۆژێکدا پێویستم بەو ئینسانە دەبێت من خوێندومەتەوە حەسان پاشا ئەگەر ناوەکەیم غەڵەت نەکرد بێت نووسەرێکە طبعا دکتۆرێکە وەک دکتۆر عەبدولواحید خۆمان و ئەو دکتۆرە بەڕێزانەی کە خۆمان الحەمدولillah دکتۆری باشمان هەن خلق بە چاوێکی بەیەک چاوە سەیری هەموو دکتۆرەکان نەکەین دکتۆری باشمان هەن دکتۆری زۆر چاکمان هەن مرۆڤ دۆستن لە خواترسن ئەو دکتۆرە طبعا نووسەرێکی باشیشە وەکم باسێکم خەڵکی سووریایە کۆمەڵی کتابی هەیە مثلا همسة في أذن كل شاب في أذن كل فتاة يعني يقلى كتابكاني عندما يحلو المساء لو باسي كسيك عليه أشيب ولاي بياوك يعني كسيك اللي قوماوي يعني كم دستا باشني حالي داري أشيب ولاي كسيك هاوكاري داوي يارمتي ليكا خاون كومبانيكي جوريا بەڵام هەر لە سەرەتاوە هەر لەو شوێنێکە پێی دەکات بە چاوی سوکەوە سەریەکە یعنی ئینسان چۆن مەثەن خاوەنکار لە نێوان خۆیان چۆن ڕێزی یەکتریەکردن چۆن لە بەر یەکتری هەڵەستن چۆن دەستی مەثەن بۆ یەکتری درێژەکەن و لەگەڵ یەکتری گەرم و کوڕن ئاواش پێویستە لەگەڵ بەرامبەرەکەیان وابن ئەڵێ بەڵام لە یەکەم مووقیفە کە خوا تاقی کردوتە بۆ ئینسانە لەگەڵی یعنی ساردە بەڵکو سوکاتی پێەکە بەڵکو ئەوەی کە داواکە بە چاوێکی زۆر بێڕێزی سەیریەکە بەڵام سبحان الله ئەڵێ چیا بە چیا ناکەوێتەوە بەڵام چاوەکان بێتێکەوە ڕۆژگار دەڵێ تێپەڕی ئەو ئینسانە ئەڵێ ئەو کابرای ئەو نووسەر ئەڵێ من بۆ خۆم ئەیان ناسم ئێستا ئەو ئینسانەی کە لە یەکەم جار سوکاتی بەوەی تر کرد لەبەرەوەی کە هەژار و فەقیرە ئەو یانە لە ئەو شاگردە ئێستا ئەویان بوو بە شاگرد لە ئەو ینی هەر وایە پرۆسی ژیان وایە بەرزوو نزمی تێدا ئەگەری ڕۆژە لە ڕۆژان نزم بیتەوە ماوەسە بە کورتی کاتم زۆر زۆر کەم ماوە سەبارەت بە دایک و باوک هاوکاریکردنیان پێویستە ئەگەر مرۆڤەکان پێویستیان بە هاوکاری بێ نزیکترین کەس کە شویاوی ئەوەی هاوکاری بکرێن دایک و باوکە نەک نزیکترین کەس ڕەنگە یەکێ لە تەوەرەکان خاڵەکانش باسی خێزان و هاوسەریش هاتم دێمە سەر هاوسەریش دایک و باوک مامۆساوە پێویستترینە جای من پێم خۆش بوو بیکەم بە خانەوادە بەگشتی باش خانەوادە بەگشتی خوشک و برا و دایک و باوک و هاوسەری خانەوادە چونکە ئینسان قەدری ئینسان بە خانەوادەوەیە هەر کەسێک لە قەدری خانەوادەی خۆی نەزانێ ڕێز لە تاک بە تاچی ئەندامانی نێو خێزان و خانەوادەی خۆی نەگرێ هەرچەندە لە دەرەوەش بەڕێز بێ هەر بێ ڕێزە هەرچەندە لە دەرەوە میهرەبان بێ هەر بێ سۆزە پێغەمبەر وای فەرموو عەلەیهی سەڵاتو وەسەلام خەیڕوکم لئەهلیه خۆ نەیفەرموو خەیڕوکم لزەوجەته یان لأخیه لأخته لأهلیه ئەهلی یعنی چی خانەوادە بەگشتی دایک و باوک خوشک و براکان هاوسەر باشە هاوژینە هاوسەر هەردوو لایەن باشە چکە خەڵکی خەڵکی جیاکەنەوە هاوسەر بە پیاوەکەڵێن هاوژینەکەش بە خێزانەکەیڵێن بۆ هەمویان دەبێت ئینسان لەگەڵ یەکتری میهرەبان بێ یعنی ئەسڵەن چاکەکردن لەگەڵ دایک و باوک ناوی نەنێ بە هاوکاری ئەڵێ
ئەڵێ چاکەکردن قەرزە باشە و دینداریە ڕاست قەرزە دوایی ڕۆڵەکانی خۆت مناڵەکانی خۆت کچ و کوڕەکانی خۆت بۆتە جێڕنەوە و دینداریشە دەست دەگری بۆ بەهشتی خۆی گەورە. کۆتا پەیامی جەنابەت مامۆستا حەسەن لەسەر هاوکاریکردن چییە؟ ئەڵێ مرۆڤ ئەمڕۆ زۆر مادووە، هەر تاچێک لە کۆمەلگە دەبینیت پڕە لە ئازار، پڕە لە شەکەتی، پڕە لە خەفەت و داخ و ئاخ. پێویستە ئێمە هاوکاری یەکتری بکەین بۆی خوا هاوکاریمان بکە. کەسمان نییە پێویستیمان بە خوا نەبێت. واللهی بە ئەندازەی هاوکاریکردن لە نێوان خۆمانە هەست بە هاوکاری خوا دەکەین، بەڵکو خوا دەرگەیەکمان بۆ دەکاتەوە کە قەت ئومێدمان نی ئەم دەرگای بکرێتەوە. خوا سەکینەتی خۆی لە ئاسمان دەنێرێت، بەرەکەتی خۆی دەنێری بۆ ژیانمان، خوا دڵمان خۆشەکە، خوا چاومان ڕۆشنەکە، خوا ئاسوودەییمان پێدەبەخشێ. بە هاوکاری یەکتری بین. ئەمڕۆ فێڵ و درۆکردن و خیانەتکردن و احتیکار و ئیستیغلالی بەرامبەر زۆرە. با ئێمە ئەو کەسە بین هەر کەسێ ئێمەی بینی دڵی پێمان بگەشت. دەست و چاوە خۆش مامۆستا زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ تۆش کە لەگەڵمان بیت. بەڵێ زان و خۆشەویستان ئەوە تۆرەی هاوکاریکردن بوو لە ڕوانگەی ئیسلام و لە شاری هەولێر پێشکەشم کردن. دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان عیمران ئەمیر و هەروە زۆر سپاس بۆ میوانەکەشت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای تەوەری کۆتایی پرۆگرامەکەمان کە باز لەو گۆڕانکاریانە دەکەین کە بڕیارە لە منهەجی ساڵی داهاتووی خوێندندا بکرێت. بزانینەوە گۆڕانکاریانە چین. گفتوگۆ لەسەرم تەوەرە دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی کارگێڕی ڕاگەاندنی یەکێتی مامۆستایان. مامۆستا زۆر بەخێر بێت، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەخێر بێت. سەلامەت بێ مامۆستا. زۆر سپاس. دەستخۆشیتان لێ یەکەم و سوپاسان دەکەم بەرپرسی ڕاگەاندنی یەکێتی مامۆستایی کوردستان. زۆر بەخێر بێت. سەرەتا پێمان بڵێ بزانین ئەو گۆڕانکاریانە چین کە بڕیارە لە منهەجی خوێندندا بکرێن. بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی دەستخۆشیتان لێکەم و دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم کە بەردەم و هەر بەردەوام لە بابەتە هەنووکەیەکان ڕۆڵی بەرچاوی هەبووە بۆ تێگەیاندنی خەڵک لەو بابەتانە. مەسەلەی گۆڕینی منهەج یان سیستەم طبعا هەموو دەوڵەتێک پێویستە پلانی کورتخایەن و درێژخایەنی هەبێت. لە پلانی درێژخایەن یان ئەتوان بڵێم کورتخایەن ساڵانەیە، درێژخایەن لە 5 ساڵ بۆ 10 ساڵە. وەزارەتی پەروەردەش لە هەرێمی کوردستان ئەمە تقریبان زیاتر لە پێش 2015ەوە ئەو سیستەمەی کە هات بە ناو سیستەمی سویدی یان سیستەمی لبنانی هەر ناوێکی تر بوو کە هات لەسەر ژینگە و هەرێمی کوردستانی جێبەجێ کرد. ئەوە بوو ڕەخنەیەکی زۆری لێگرترا لە کۆمەڵێک بابەت. ڕەخنەکە زیاتر ئەوە بوو کە ئێمە لەگەڵ کۆپیکردنی منهەجێک نین لە دەوڵەتێک بۆ دەوڵەتێک تر، لەگەڵ ئەوەین کە سوود و لە بابەتەکان وەرگرین و لەگەڵ کەرتور و ڕەسەنایەتی ئەو وڵاتە یان هەرێمی کوردستان تێکچێشی بکرێت و ببێتە منهەجێکی نمونەیی. چونکە ئەو سیستەمەی کە هات بەڕاستی سیستەمێک بوو بەڵێ لە ڕووی زانستی و لە ڕووی معرفی پێشکەوتوو بوو، بەڵام هیچ ئامادەسازیەک بۆ وەزارەتی پەروەردە بۆ خوێندن و بۆ فێربوون و بۆ ناوەندەکانی خوێندنی نەکرد. تۆ مامۆستایە هێشتا خولی بۆ نەکرابەوە، تەنانەت سەرپەرشتیار هەبوو ئەیود ئێمە سەرمان لەم منهەجە دەرناچێ. ئەگەر سەرپەرشتیار و مامۆستا بەم شێوەیە بێ ئەوە بوو کێشە و مەشاکلێکی گەورەی دانا، هەتاکو چەند خولێک کرایەوە، بەڵام زەرەرمەندی سەرەکی قوتابی بوو. زۆر باشە مامۆستا، باز لەوە دەکرێت کە بۆ ساڵی داهاتووی خوێندن منهەج دەگۆڕدرێت. بەڕێزی شت ئاماژە بەوە دەکەیت کە ئەبێ پێشتر خول و دەورات بۆ مامۆستاکان بکرێتەوە. کەواتە ئەگەر ئەم ساڵ ینی بۆ ئەم ساڵی داهاتووی خوێندن منهەج بگۆڕدرێت لە 1 قوتابخانە بکرێتەوە، نازانم 15 شتێکی وایە. بەڵێ 1 وەی 15 بەڕەسمی، بەڵام وەزارەت بڕیاری داوە 1 ئەگە ئەنجومەنی وەزیران موافقە بکات. زۆر باشە. کەواتە ئەگەر منهەج بگۆڕدرێت کەی فریە ئەکەی و کەی ئەتوانێت خول و دەورات بە مامۆستاکانی بکات و ئەمە زیان بە مامۆستا و بە قوتابی ناگەیەنێت دوجار. طبعا ئەو منهەج گۆڕیێنی کە ئەم جارە باسەکرێت ئەوەی ئێمە ئاگدار بین سەرجەم بابەتەکان ئەگرێتەوە، بەڵام سەرجەم بابەتەکانی ناو منهەجەکە ناگرێتەوە. وردەکاریەک لە ناو بابەتەکە ئەکرێ. مەسەڵەن کۆمەڵی بابەتی زانستی هەیە، تۆ ئەوە زیاتر لە 5 ساڵە ئەم منهەجە نەگۆڕاوە، زانستی سەردەم هەیە، ئەمانە ئەتوانن ئاوێتەی بکەن. و خاڵێکی تریش لە گۆڕینی منهەجەکە بۆ ئەوەیە کە بتوانین تەعویزی ئەو 2 ساڵەی
خوێندنی ئەلکترۆنی و دەوام نەکردن و ئەوانە بکرێ منهەجێکی پوخت دانرێ بۆ ئەوەی قوتابی بتوانێت بێتەوە سەر سکە بەو واتایە مەسەلەن لە زانستا ینی هەتاکو ئێستش لە زانستا بابەتێکی زۆر زۆرە بەرامبەر ئەو کاتەی دانراوە کە دەوامی ستاندەری جیهانی پێڵێن لەگەڵ دەوامەکەیە بەڕاستی تێک ناگیرێت لەگەڵ دەوامی ئێرە لە کوردستانە یعنی باشترین دەوام لە کوردستان کرابێ لە 2012-2013 کرا کە ئەویش 130 سعات بوو بەڵام دەوامی ستاندەری جیهانی 200 کاتژمێرە یعنی ئەم ساڵ کە ئێمە ڕۆیشتین دەوامی پۆلی یەک هەتاکو 11 تقریبا نەتوانم نەگەشتە 50 ڕۆژ 50 ڕۆژ بەڵام ستاندەر 200 ڕۆژێوێ کە ئەمە بەڕاستی کارەساتە بۆیە منهەجێک کە بگونجێ لەگەڵ کاتەکە لەگەڵ ژینگەی قوتابخانە لەگەڵ فێربوونی مامۆستا لەو منهەجە تۆ کە منهەجەکەت گۆڕی دەبێت لە هەندێک بابەت خولی هاوینەی پێڵێن خولی دەورەی سەریع بکرێتەوە بۆ مامۆسایانی پسپۆرت لەو بابەتەی کە زەرورە وەیلا بابەتەکانی تر دەستکاری ئەکرێ احتیمالە خولێکی وای نەوێت بەڵام لەگەڵ قوتابیە بگونجێت مەسەرەن ئەو منهەجەش دادرێ دەبێت لە ئێستاوە حکوومەت لایەنی ئیجابی سلبی منهەجەکە دیاری بکاتەوە بپرسمەوە لایەنی باش و خراپەکانی چییە منهەجە لە گۆڕانکاریەکەیدا لایەنە باشەکانی چین کە چ پێویست دەکات و یاخود لایەنە خراپەکانی چین لایەنە خراپەکە و لایەنە باشەکە لایەنە باشەکە ئەوەیە کە تۆ کۆمەڵی بابەتی زانستی هاتوتە پێشەوە لە ڕووی بیریکاریە زانستە ینی کۆمەڵێک شتێ لە ڕووی ریاضیاتە بیریکاریە هەندەسەیە ئەمانە دەبێ وا بکرێت کە لەگەڵ سەردەما بگونجێ هەندێک بابەت هەیە هەندێک بابەت هەیە مەسەلەن داروایە تۆ مەسەلەی لە کۆمەڵایەتی تۆ هەتاکو ئێستا لە زانکۆکان نەزەڕەی داروین ئەخوێندرێت کە ئەم نەزەڕێ فەشەلی هێنا کە ئەمە خیانەتێکی علمی بوو دوایی عقوبەی ئەو کەسە درا کە ئەم شتەی کردبوو کە فێڵێکی لە کەلەی سەری ئینسانی هێنابوو چەناگەی مەیمونی لە پێوە لەکاندبوو لە بەریتانیا ئەمە چەند ساڵە ئەم نەزەڕەیە خوێنرێت کە ئەسڵی ئینسان مەیمونە دوای کرۆمۆسات و دراسەیەکی وت کرا ئەمە فەشەلی هێنا هەتاکو ئێستا لە زانکۆ خوێندرێ دەمانە لە هەندێک بابەتە ئەمانە دەبێت لا بدرێ بەڕاستی کاڵێم گۆڕانکاری لە زانکۆش دەبێ بکرێ مەسەلا هەندێک بابەتی زانستی هەیە لەوانەیە غەڵەت کرابێ کە ئینسان مەسەلەن کلێ ئینسان شەو ڕۆژێک 200 لتر خوێن تەسویە ئەکا بەڵام لە منهەجەکەیان نووسراوە 2000 لتر 200 لە چۆ 2000 چەند جارێ ئاگداریش کراوەتەوە مەسەلەن لە پەروەردەی ئیسلامی کۆمەڵێک بابەت هەیە لەگەڵ ڕەبتی بە یەکتریەوە نییە بابەتەکە زۆر لەگەڵ مەسەلەی بەهاکانی تکەمتیایە کۆمەڵێک بابەت هەیە بەڕاستی دەبێ بگونجێ لەگەڵ ژینگە مەسەلەن تۆ لە باسی تلیاکەکەی باسی زەرەری عەرەقەکەی باسی درۆنەکردن ئەمانە کۆمەڵێ فەرموودە و حەدیثە لەگەڵ قۆناغی قوتابیەکە دەبێت دابدرێت قۆناغی هەرزەکار دەبێت کۆمەڵێک بابەت بێت کە بگونجێ لەگەڵ قۆناغی هەرزەکار نەکەرەوەها بەڕێ بکرێ و ئەمانە ئەمە زۆر گرینگە پۆلی 6 ڕەبتی بکرێ بە پۆلی 7ەوە پۆلی 11 لەگەڵ 12 بۆ زانکۆ ئامادەسازی هەبێت نەک بەو شێوەیە کە ئەم 2 ساڵە بەڕێکرا بەڕاستی زەرێکی زۆر گەورە لە قوتابیان درا تەنانەت قوتابی سەنە خوێندەوارە اینجا بۆیە بەڕاستی خاڵی زۆر گرینگە ناکرێت تۆ پرۆسەی پەروەردە لە زانکۆ و لە ئامادەیی دەست پێ بکەیت بەڵام لە باخچەی ساوایان کە ئەساسە دەبێت لێەوە دەست پێ بکرێت کاتە تۆ پێ دوایە ئەبێ لە باخچەی ساوایانەوە تا زانکۆ پەیمانگەکانیش منهەج بگۆڕدرێت بەڵێ دەستکاری بکرێت باست لەوە کرد کە دەبێت بۆ ساڵی داهاتوو بتوانێت قەرەبووی خوێندکاران بکرێتەوە لە ینی قەرەبووی ئەم 2 ساڵیدا ڕابردوو بکرێتەوە کە بەهۆی کۆرۆنا و خوێندن پەکی کەوت و بەڕێزیشت ئاماژەت بەوەدا کە چەند کاتژمێرێک وانە خوێندراوە کەواتە ئایا تۆ پێ دوایە ئەم گۆڕینی منهەجە بتوانێت قەرەبووی ئەم 2 ساڵیدا ڕابردووە بکاتەوە طبعا نەخێر پێم وانە بەڵام کە ئێمە لە پشووی هاوینە پرۆژەیەک درایە وەزارەتی پەروەردە و لەگە وەزارەتی پەروەردە دەبێت لە ئەنجومەنی وەزیران پاڵپشتێکی تەواوی ئەم پرۆسەیە بکرێ لە مەسلەی کاتە کات بەڕاستی تۆ 6 سعات دەبێت دەوام بکرێ ناکرێ ئێمە لە بەس لە هەرێمی کوردستان کە نزیکەی 7000 قوتابخانەمان هەیە لە 3000 و تقریبا 15 قوتابخانە پێویستی بە نوێژنکردنەوە هەیە مەسەلەن تۆڕی ئاوە مختبەرە ینی تاقیگا نیوەی قوتابخانەکانی کوردستان تاقیگەی نییە ئەمانە دەبێت پێداویستیانە جێبەجێ بکە
و زۆری ڕێژەی قوتابی دەبێت لە ناو قوتابخانە بە تایبەتی ئێستا مەسلەی کۆرۆنا هاتوتە پێشەوە دەبێت لەسەر ئەساسی ستاندەر بێ لە 20 بۆ 25 زیاتر نەبێ کە ئێستا 50 و 60 لە هەندێک قوتابخانەکان ژینگەی قوتابخانە ئیدارە بەڕێوبەر ئەمانە دەبێت هەمووی ئامادە بکرێت گرنگترین خاڵ ئەوەیە کە دەبێت منهەجێدا بندرێت چۆن قوتابی ئاشنا بکرێتەوە بە قوتابخانەی کە 2 ساڵە ئەمە جیا بۆتەوە چۆنیەتی ئاشنابوون چۆنیەتی ئاشنابوونی مامۆسا بە قوتابی ئەمانە هەمووی زۆر لە دەورەکارانە تۆ باسییانەکەی فریای ساڵێکی داهاتوی خوێندن ناکەوێت ئەوەندەی نەماوە بۆ حسابە بێت 15 دەوام بکرێتەوە 2 مانگ ئەو پەڕەکەی ئایا بەم کاتەکەمە بەماوەی ئەم 2 مانگە توانێت ئەم هەموو ڕێکارە نەخێر ناتوانێت بەڵام لە 150 جێبەجێ بکرێ هەر سەرکەوتنە تۆ 2 ساڵت قەرەبووکردن شەر نییە لە ساڵی داهاتوو بۆ 2 ساڵ 3 ساڵ دوای ئەوە چونکە لە مەسەرەی باسم کرد ژینگەی قوتابخانەیە ئامادەکردنی مامۆسایە دەبێت خۆی بۆ بکرێتەوە لەو بابەتانەی کە گۆڕانکاری بەسەرەکرێت ئەوەی کە تێگەشتم تەنها گۆڕانکاری لە مەنهەجا پێویست نییە هەر لە بناغە و پێویستێتی تاوەکو دەگاتە پەیوەندی نێوان مامۆستا و قوتابیش کە زۆر جا دەبینی گژی دروستە لە نێوان مامۆستا و قوتابی ینی کۆی پرۆسەکە کۆی بابەتەکە دەبێت لە بناغەوە گۆڕانکاری بەسەردا بکرێت ئایا ئەمە دەکرێت لە ڕێگەی لیژنەیەکەوە یاخود لە ڕێگەی داواکاریەکەوەی کەتی مامۆستایانەمی پێشکەش کردووە کە پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستاندا ئەم کێشە و گرفتانەی هەیە تەنها منهەج نییە طبعا ئێمە چەندین جاریاداشمان داوەتە وەزارەت ئەنجومەنی وەزیران بگرە لەوانەیە بلم لە 2015 تا ئێستا بەدەیان جا لەگەڵ وەزیر و ئەنجومەنی وەزیران و پرۆژە تەنانەت بە پەرلەمانیشمان داوە کە پرۆسەی پەروەردە و خوێندن نیشانەی پێشکەوتنی وڵاتە بەڵام بەداخەوە پرۆسەی پەروەردە و خوێندنەوەی حسابی بۆ ناکرێت لە هەرێمی کوردستان پرۆسەی پەروەردە و خوێندنە لەبەرەوەی میزانیەکی نییە کە ئێمە لەگەڵ ئەوەین بڵێ وەزارەت کە هاوارەکە و گلەییەکان میزانیەکی نییە دەبێت ئەنجومەنی وەزیران میزانیەکی بۆ دابنە یعنی میزانیەکی یابان و یان لە ئێران یان لە تورکیا لە 150 میزانی بۆ وەزارەتی پەروەردەیە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان لە 105 میزانی داناوە ئەوی زیاتر بۆ موچەیە لە 105 ئەمەمان باس کردووە و پشتگیریشمان کردووە لە وەزارەت لەگەڵ ئەنجومەنی وەزیران و تەنانەت وەختی خۆی لەگەڵ سەرۆکایەتی هەرێمیش دانیشتنمان کردووە کە پرۆسەی پەروەردە بەڕاستی لە هەرێم بەرەو داروخاندن ئەچێ هەر چاو لە بەغا بکرێت ینی منهەج و سیستەمێکی باشی هەیە ئەوە هەر چاو لەوە بەغا بکرێت تۆ نەک بڕۆی سیستەمێکی کۆپی بێنی ئەخەوە زەربەیەکی گەورەی داوە ئەنجاوەرە ژیانی مامۆسا هەتاکو ئێستا حکومەت زیاتر لە 60 موچە بە جۆراوجۆ قەرزانی مامۆسایە پاشەکەوتی موچە و ئەمانە و کە بەنایەسایی کراوە ئەمانە هەمووی هۆکارە کە بەڵێ سەر ناکەوێ ئەگەر ئەمانە جێبەجێ نەکرێ ئەم بابەتانە دەبێ چکە هەمووی وەکو ئەڵلقەیەکە لە دوای یەکتریە بنچینەی پەروەردە منهەجە مامۆستایە قوتابیە سیستەمەکەیە لەگەڵ دایک و باوکیش ئەم پێنجە دەبێت تەواوکەری یەکتری بین کاڵێن بڵێن منهەجەکە بگۆڕێت دەبێت کاتەکەشی بۆ دابدرێ کە کەمترین شت لە 6 ساعت کەمتر نەبێ بەو شێوەیە کاڵێن منهەج دەبێت قوتابخانەکان حکومەت هەڵیسێنێ نەک هەتایسە زیاتر لە 1015 قوتابخانە لەلایەن خێرخوازەوە دروست کراوە ئەمە بەڕاستی جێی دەستخۆشیە بەڵام کەمکورتی حکومەتە بەس بۆ فێنکردنەوەی ئیمساڵ لە 175 فێنکردنەوە لەلایەن خێرخواز و بەخێر کراوە لە 125 حکومەتی هەرێم پارەکەی دابین کردووە ئەمە هەمووی کەمکوڕیە ئێمە کە ئێمە ڕەخنە لە حکومە دەگرین دەبێت ئەم ڕەخنانانە بە جدی وەربگرترێ بەڵێ بە پرۆژە داومانە و هەوڵیشمان داوە لەگەڵیشان قسەمان کردووە ئەساسی بنەمای فێربوون و پەروەردە لە باخچەی ساوایەنەوە دەست پێ ئەکات کاتمان زۆر نەما باز لە ئامادەکاریەک دەکەن بۆ کۆنفرانسێکی پەروەردەیی پێم وا بێت ئامادەکردنی ئەم کۆنفرانسە یاخود بەستنی ئەم کۆنفرانسە مەبەست لەوە بێت کە بتانەوێت قەرەبووی 2 ساڵی ڕابردووی خوێندن بکرێت کە بەهۆی کۆرۆناوەپەکی کەوت ئەگەر باسێکی ئەو کۆنفرانسەمان بۆ بکەیت کۆنفرانسەکە ئەوە فکرەیەکە لەلایەن یەکێتی مامۆسایانەوە لەمە مەکتەبی سکرتاری دراسەیەکی وردی وەزعەکەمان کرد کە حکومەت بەتەمایە دەستکاری سیستەم بکات طبعا دەبێت ئەم کۆنفرانسەش بۆ ئەوە بێ کە چۆن بتوانین قەرەبووی 2 ساڵی ڕابردوو شکستی پرۆسەی پەروەردە بۆ ساڵانی داهاتوو ئەنجام بدەین جا ئەو کۆنفرانسە ئێمە بە کورتەکەی ئەوەیە ئینشاءالله لە دوای جێژنە ئەنجام ئەدرێت تەمان کۆمەڵێ پرۆفیسۆر شارەزا لەو بوارانە باسەکرێت لەسەر سیستەمەکە چۆن کورت کردێتەوە بابەتەکان چۆن بخود بکرێ بۆی ساڵ و داهاتوو قەرەبوو بکرێ چکە پۆلی 1 و 2 و 3 سەرەتایی
ئەتوانم بڵێم دوو قۆناغ زیاتر لە 14 پیتیان وەرنەگرتووە هەتاکوی ئێستا تەواوکەری یەکتریە ئەمە دەبێت ڕەبت کرێ پۆلی 6 لەگەڵ حوت پۆلی 11 لەگەڵ 12 و لەگەڵ زانکۆشە زانکۆش بەڕاستی کێشە و مەشاکلی زۆرە تەوەرێ تایبەتمان بۆ زانکۆ داناوە قوتابی مامۆسا بە چ شێوەیەک بتوانین بۆ ساڵی داهاتوو ئامادە بکرێت و کۆمەڵێ بابەتی تازەش باسەکرێت هەلی کار کە زانکۆ تەخەروجەکان قوتابی هەلی کاری هەبێت ناکرێت پۆلی یەکەمەکانی یەکەم و دووەم و سێمی هەموو ساڵێک لە 2015 هەتاکوی سە تەعین نەکراوە ئەمە بەڕاستی زۆعفی وەزارەت و زۆعفی حکوومەتە. زۆر سپاس بە مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەانی کەتی مامۆستای سپاس کە میوانی بەرنامەکەما بوون. سپاس بۆ ئێوە دەستخۆشیتان لێ یەکەم. سپاس. وڵە بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەور و باڵا دەستان دەسپێرین خواتان لەگەڵ. بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ. دەستخۆش.